خۆی گەورە سڵاوی خۆتان لەبێ بینەرانی عەزیز و خۆشەویستیەمە لە هەر شوێنەکەن دۆستان و عەزیزان ئەمڕۆژ لەگەڵتانین بە هاوکاری هاوکارانمان لە پەیامی ڕۆژەوە ئەمڕۆ کۆمەڵە بورگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کە هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و بتوانین کاتێکی باش و پڕ لە زانیاری و سوود وەربگرن لە ئێمەوە. ئەمڕۆژ کۆمەڵی بورگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کە لە بورگەکانی ئەمڕۆمان لە یەکەم بورگەدا باس لە بابەتێکی گرنگ دەکەین، ئەویش گەڕان و پشکنینە بۆ لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە بۆ شوێنە گشتیەکان، ئەو شوێنانەی کە پێویستە بەسەر بکرێنەوە لەوانە خواردنگەکان، ئەو شوێنانەی کە پێویستە ڕەچاوی تەندروستی و کۆمەڵێک پێوە بکرێت بۆ ئەوەی کە دووربین لەو زیانانە بە تایبەتی ئێستاش کە نەخۆشەکان بڵاو بوونەتەوە، هەر لەو نەخۆشیانەش نەخۆشی کۆلێرا و چەندین نەخۆشی تر کە پێشتر بەسەرماندا تێپەڕیوە کۆڕۆنا، بۆیە زۆر گرنگە لیژنەکانی قایم قامیت گرنگی زیاتر لە بم بابەتە بدەن و ئەمڕۆ ئێمەش گفتوگۆی زیاتر دەکەین کە ئایا لیژنەکانیان تا چەندێک کار لەسەر ئەوە دەکەن کە بە بەردەوامی سەردانی ئەو شوێنانە بکەن و ئەو شوێنانی کە سەرپێچی دەکەن غرامە بکرێت و ئەم شتانە بەسەریانە تێپەڕ نەبێت، لە دواییشدا ئامانجی ئەوان سەلامەتی ئێمە و ئێوەیە. بۆیە لە تەوریەکەماندا باز لەوە دەکەین. تەوری دووەمیشدا باز لە ڕۆڵی ئافرەتان دەکەین و گرنگیدان بە بەهرە و توانەکانی ئافرەتان. بێگومان ئێمەی کورد سەرڕای ئەوەی کە زۆر ڕێگری هەیە لە بەردەم ئافرەتانی کووردا و لەلایەن کۆمەلگاوە تێڕوانینێکی تر هەیە بۆ ئافرەت، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە چەندین خاتوونی سەرکەوتومان هەیە لە زۆربەی بوارەکاندا کار دەکەن و جێدەستیان دیارە و ئێستا بوونەتە نمونەیەک و پێشەنگێک بۆ ئێمە. بۆیە یەکێک لەو خاتوونە سەرکەوتوانە کە خاوەنی ئەزمونێکی زۆر باشە لە تەوری دووەمدا لەگەڵمان دەبێت و زیاتر جەخت دەکەینەوە کە خۆی وەکو ڕاهێنەرێکە. ئەمڕۆ جەخت دەکەینەوە چۆن لە ڕاهێنەرانی کوردیش و ئافرەتانی کوردیش دەتوانن جێدەستیان دیار بێت و کاری باشتر بکەن. و تەوەری سێمیشمان تایبەتە بە بابەتێکی تر کە ئەویش پلانی دارایی خێزانە. بێگومان خەرجی خێزان شتێکی زۆر پێویستە، بۆیە پێویست دەکات کە خێزانەکان هەمیشە پلانێکیان هەبێ بۆ بەکارهێنانی دارایی لە ناو خێزاندا و پلانێکیان هەبێ. بۆیە دەپرسین گرنگیەکانی چین، پێویستە چۆن ئەم پلانەدا بنرێ بۆ ئەوەی کە ماوەیەک کە ئێمە بڕێک داراییمان هەیە بتوانین لە ماوەیەکی باشدا پێداویستەکانی پێ بگرین و بەشمان بکات تاوەکو مانگێکی تر بە تایبەتی ئەوانەی کە موچەخۆرن. بێگومان لەوەشدا میوانێکی تایبەتمان دەبێ باز لەو بابەتە دەکەین و زیاتر ڕوونی دەکەینەوە و چەندین پرسیار لە خۆ دەگرێت و زیاتر چاوتوێی دەکەین. ئەمڕۆژ پێش هەموو شتێک پێش ئەوەی کە بچینە لای هاوارەکانمان بێگومان دەچینە لای پێشبینیەکانی پێشوهەوە دواتر لەگەڵتان بەردەوام دەبین.
دووبارە سڵاوتان لە بێزیزانی ئێمە لە بابەتی یەکەمی ئەمڕۆی پامی ڕۆژدا باس لە گەڕانی لیژنەکانی قایم قامیەت دەکەین کە بەردەوام گرنگی بۆ بابەتە دەدرێت و جێی دڵنیایی ئێمە و هاوڵاتیانە کارەکاری تەندروست بگرێتە بەر بۆ ئەو شوێنانی کە هاوڵاتیان ڕۆژانە سەردانی دەکەن و پێویستە لە ژێر چاودێری وردی قایم قامیەت تابێت و ڕێکارێک کۆمەڵێک ڕێکار بگیرێتە بەر بۆ ئەوەی کە دڵنیایی بە ئێمە و تەندروستی بە ئێمە بەخشێ. بەم مەبەستەش ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک سۆران عەبدولغەفوورمان کردووە، سەرۆکی لیژنەی چاودێری قایم قامیەتی سلێمانی، بەڵێ بەڕێوەبەری چاودێری قایم قامیەتی سلێمانی. بەخێربێ کاک سۆران، سپاس بۆ ئامادە بوونە لەگەڵمان. کاک سۆران، ئێستاە لیژنەکانی قایم قامیەت بەردەوامن لە گەڕان و بەدواداچوون بۆ شوێنە گشتیەکان کە هاوڵاتیان ڕۆژانە ڕووی لێ دەکەن، هەر لەوانە خواردنگەکان بە نمونە بۆ مەلەوانگەکان و بۆ نمونە ئەو شوێنانی کە زیاتر هاوڵاتی ڕووی تێ دەکات. سڵاوتان لێبێ، من بەڕێوەبەری چاودێری بازرگانی شاری سلێمانیم. ئێمە لەگەڵ لیژنە بەشەکانە کۆنتاگی ڕاستەوخۆمان هەیە، وەکو یەکتری وەک تیمیژەکەین. ئێمە ڕۆژانە لیژنەی تایبەتمان هەیە کە سەردانی ناو بازار و شوێنە گشتەکانەکە، و لەگەڵ لیژنە بەشەکانیشان نوێنەری تایبەتی خۆمان هەیە کە لە دە لیژنەیە هاوبەشن. هۆیکی لەو لیژنانە ئەوەیە کە کۆنتترۆلی خواردن و خواردنەوەکانی ناو بازار بکرێت. سەرۆکی لیژنەکە لای ئێمە لەگەڵ تیم هاوبەشەکانە هەیە. بەدەل لەوەش وەکو چاودێری بازرگانی ئێمە ڕۆژانە لیژنەکانمان سەردانی ناو بازار و شوێنە گشتەکانەکە و بەردەوامین لە کار و چالاکیەکانمان بۆ سەردانکردنی خواردنگە و ڕێستۆرانت و کافتریا و نانەوە و سەمۆخانە و سەرجەم ئەو شتانی کە بەرژەوەندی گشتی وڵاتانی دیایە وەکو چاودێری بازرگانی سەردانیەکەین. زۆر باشە. کاک سۆران، لە ئێستا دەبینین نەخۆشیێک بڵاوبەتەوە بە ناوی نەخۆشی کۆلێرا کە زۆرێک لە هاوڵاتیان تووشی ئەم نەخۆشیە بوون و پێشتریش ئەگەر بگەڕینەوە ڤایرۆسی کۆرۆنا و چەندین نەخۆشی تر هەبووە. ئێوە لە ئێستادا هیچ ڕێکارێکتان گرتووەتە بەر بەپێی ئەوەی کەم نەخۆشە بڵاوبۆتەوە، هیچ پەیوەندیەکی بە ئێوە هەیە؟ چونکەونی من بزانم زیاتر ڕەنگە پەیوەندی بە ئاوە هەبێ ئەو شوێنانەی کە ئاوی تێدا غەزن دەکرێت. بەڵێ، ئێمە هەر لە بیدایەتی ئەم نەخۆشیی کە بڵاو بۆ لە ناو شاری سلێمانیە تیمی هاوبەش پێگەنراوە لەسەر جەم لایەنە پەیوەنددارەکان بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی و لایەنەکانی تریش ڕۆژانە سەردانی ئەم چێشخانە و ڕێستۆرانت و کافتریاکانەکەین. ئەو ڕێنمانی کە هەیە ئێمە پێمانوتن بۆ نمونە نابێت سەوزە بە هەموو شوێک بەکاربهێنرێ کە لەرم کاهوو بە هیچ شێوەیەک مەمنوعە. دۆی کوردی و ئەمانە هەمووی مەمنوعە. ئەمانە پیانوتراوە بە ڕێنمایی سەرجەم چاخانە و ئەو کافتریانەش ئەبێ پەرداخی سەفەری و پیاڵی سەفەری بەکاربێنن. ئەمان هەموو ڕێنمایە پێمانوتون و ئەگەریش پابند نەبن ئێمە چکەکەم جاری ئاگاداریان لەگەینەوە بە وەسڵێکی ڕسمی. دوای ئەوە ئەگەر پابند نەبوون ئێمە کاری یاسایی لەگەڵ ئەو شوێنانە ئەکەین. زۆر باشە. ئەو شوێنانە کێن کە سەردانی دەکەن؟ ئایا تەنها خواردنگەکانە یاخود شوێنی تریشەیە کە ئێوە سەردانی بکەن و گرنگی پێبن؟ ئێمە هەموو شوێنێک لە شاری سلێمانیە دەستکراوین بۆ سەردانکردنی بەپێی ئەو بڕیاری کە هەیە لایەن وەزارەتی بازرگانی پێشەش هازیەوە و بە هەمان شێوەش لیژنە بەشەکان و بەرانی ئاسایشی ئابریش کە لەگەڵمانان. ئەمانە هەمووی تیمێکی هاوبەشین کە سەردانی سەرجەم شوێنەکانەکەین بۆ نمونە بریکارەکانی خۆراکە کە خۆراک دابەشەکەن، ناناو سەموخانەکانە، بەنزیخانەکانە، سەرتاشخانەیە، ئیتر هەرچی شتێک کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی هاوڵاتیەوە بێ ئێمە وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی سەردانیەکەین. سەردانیەکانتان چۆنە؟ ئایا ئێوە ڕۆژی دیاریکراوتان هەیە؟ بۆ نمونە ئەگەر فترێک چەند شوێنێک بگەڕێن دوای چەندێک دیسان دەگەڕێنەوە؟ ئێمە دیاریکراون نیە سەردانەکانمان بۆی زانیاری بەڕێستان هەبێت بۆ بریناریش. ئەمە زیاتر بۆ وردبینیە لە بابەتەکانە؟ ئێمە ئەو سەرۆکە هەموو 6 مانگ جارێ سەرۆکی لیژنەکانە گۆڕێ و پێویستیش کا 3 مانگ جاریان گۆڕین. ئەو تیمانە ڕۆژانە دەستکراون بۆ سەردانکردنی سەرجەم شوێنەکان. منوکو بەڕێبەرێک نازان مەشنەکیەوە لەبەروی خۆیان تحدیدی یەکەن، سەرۆکی لیژنە هەیە، ئەندامی خۆیان هەیە. من تەنها کەێنەوە سێرەکەم بۆ نمونێن بۆ چونەتە گەڕگی تیمەلێک یا بەیانی چونەتە کارێزەژ یا چونەتە تاسلۆجیا چونەتە بە ئەمانە هەموو تیمەکان دەستکراون و من وەک تەنها راپۆرتەکانیان نەبینمەوە چکە تحدید نەکراوە ئێمڕۆ بچنە ئەو شوێنە یان شوێنێکی تر. لەبەرەوە ئێمە ڕۆژانە لیژنەکانمان سەردانی سەرجەم شوێنەکانی شەکات. کاک سۆران، زیاتر پێشێلکاریەکان لە چیدا خۆی دەبینێتەوە؟ هەموو ڕۆژی ئێمە لیژنەکانمان کات چێتە ناو شوێنەکانەوە موادێک کسفات دەستی بەسەراگیر، ینی ڕۆژ نییە لیژنە نێتەوە ناو بەڕێوەبەرایەتی. دەگوانەوە تەنها لە مارکێتەکانیشان نیە، زۆر جار ئەو شوێنانی خواردنگێ لەوە ئەچێ کۆمەڵەشت هەڵبڵێ بەڵێ ئێستا بۆ نمونە ئێستا وەرزی هاوینە خۆتان نەزانن دۆدرمە و ساردەمەنی و شیرینی و شەربەتومانش یاخود کاک سۆران زۆر جار هەندێک خواردەمەنی هەیە لەبەر خۆر دادادەنرێ، ئەوە بۆ خۆی زیانێکی زۆری هەیە. ئەوە بە هەموو شێ مەمنوعە.
ئێمە لە ساڵی پارەوە کاتە ڕچای هەموو ئەم شتاناکەن بەڵێ هەچ شوێنێک مارکێتێک ئاو شربەت ساردی دۆ دانێ لە دەرەوەی کسەر دەسەگیرێ بە سەریا شوێنەکەی داخرێ لەبەرەوە ڕێنماییە هیچ شوێنە بووی نییە ئەو شتانە لە دەرەوە دانوە تا ئەو سارانی کە گواستنەوەی ئاوەکانی ژەگە نەزا سیری کە هەمووی بە چادر ینی هیچ جۆرە یەک جۆرە هەر سایرە بگرین ئەوە حیز دەکرێت و دەزەگیرە بە سەریا و ئەنرە و گەراجی حیز لەبەرەوە سەررجم ئەو ڕێنمانی کە ئێمە هەیە وەکو خۆمان وەکو چاودێری بازرگان و لیژناو بەشەکان بە حرفی جێبەجێکرد زۆر باشە. ئێوە زیاتر خۆتان دەگەڕن یاخود هاوڵاتیان پەیوەندیتان پێوە دەکەن چونکە ئەوەی بزانم هاوڵاتیانی شاوکارن لەگەڵ ئێوەیە کە بۆ نمونە شوێنێک دەبینن پێشێلکاریەکیان کردووە یاخۆت بە شێوەیەکی ناتەندروست خواردنێکیان هەڵگرتووە پەیوەندی بە ئێوە دەکەن بۆ ئەوی لیژنەکان بگەن ئەو شوێنە و ئەو شتێک کە ڕووی داوە ئێوە چارەسەری بکەن. بەڵێ من ئەمە ڕوونی بکەم و من لێرەوە دەستخۆشی لە وڵاتانی شاری سلێمانیەکەم یعنی ئێستا ئەوان بوونەتە چای دووەمی ئێمە ڕۆژانە هاوڵاتی نییە چەندها تەلەفۆن نەکا بۆمان بۆ نمونە لە موادی ئەکسپایر کاجە دە شوێنەکە و یا سیرەکە نرخی زای لێ وەرەگیرێ لە مادەیەکە یەکسەر پەیوەندی تەلەفۆنمان پێوەکە ئێمە داوامان لە هاوڵاتیان کردەوە لا شوێنەکە بوو لە هەچ کاتێکا بوو بەیانی بوو شەو بوو نیۆڕۆ بوو حەج کاتێ بوو پەیوەندیمان پێ بکە لەبەرەوەی ئێمە تیبی تایبەتمان هەیە دەست بەجێ ئەچێدە و شوێنانە و کاریای سێ لەگەڵ شوێنانە ئەنجامەدات. زۆر باشە سزای ئەو شوێنانە چییە بۆ نمونە ئەگەر بینیتان لە شوێنێک ئەم ڕێکارە تەندروستیانە یاخود شێوازی هەڵگرتن دروست نەبوو یاخود پاک و خاوێن نەبوو ئەو شوێنە ئێوە چی سزایەکی ئەم شوێنانە دەدەن؟ ئێمە سزاکانمان بۆ نمونە لەکەم جار هەر شوێنە کاکرێتەوە لە شاری سلێمانێ بۆ نمونە بەڕێزێگە چێ دوکانێکە کاتەوە مارکێ دەگەنان ئێمە یەکەم جار ڕێنمایەکانی ئینێ یان یەکسە غرامەی ناکەین بۆی بزانەکان چۆنە بۆ هەموو شوێنێکی دەنێرن بۆ هەموو شوێنێکەیەت بۆ نمونە کە نانەوایە ئەکرێتەوە دەفتەرێکی بۆ دروست دەکرێت ئەو ڕێنمانی بۆ نووسێ ئاراژگاگی ئەفرەتانەکرێتەوە بە هەماشیە ئەو دەفتەری بۆ کرێ دوای ئەوە سوپەرمارکێتە ڕێنمایەکانیانینی ئەمانە هەمووی ئەو ڕێنمانە جێبەجێ بکەن دوای ئەوە ئەگەر چوینەوە دوو جاری دوم پابند نەبوو یەکسەر دەزەکرێت بە غرامەکردنی ئەو شوێنە بۆ سێم جار ئێمە بۆ نمونەگەر مارکێتی 100,000 غرامەکراوێ بە سێقات بۆ جاری سێم جاری دوم جاری یەکەم وتمان ئاگادارکردنەوە جاری دوم غرامەیەکی بۆ نمونە ئەو دەسەڵاتی کامانە لە 50,000 بۆ 1,500,000 بەپی ئەو سەرپێچیکەیکە دوای ئەوە بێت سەقات ئەگەر ملیۆنی بە 3 ملیۆن ئەگەر 2 ملیۆن بە 6 ملیۆن ئەگەر هەر بۆ نمونە ئەگەر یەکسەر داخرێت دوای ئەوە داخرێت و ئیتر کاریا سێرەگەڵ ئەنجام بدرێت. سۆران ئەمە لەگەڵ دەرهێنانی مۆڵەت تا ئێوە ئەو ڕێنماییانە دەنێرن بۆ شوێنانە لەگەڵ مۆڵەتی شەو لەگەڵ کسەدانی لیژنەکانیشە یعنی ئێمە کاچینە شوێنەکە سێرەکەینەکەم جارێتی یەکسەر دیارە تازێ ئەو ڕێنمانێ دەێت و دوایەوە کە دەفتەرەکە یعنی بۆمان بۆ نمونەوەکو ئاماژەم پیان نانەوایە کە سەموخانێکە سەرجەم ڕێنمایەکانی پێدرێ ئەوانە ئەتر جێبەجێبەجێبگرە کێشی گونکی یاسایی کە کاوڵاتی لیا بوو نابێت نانەجملە ئەمانە هەمووی ڕێنمایە پیانەدرێ لەبەرەوە ئێمە وەکو ئاماژەم پێ یەکەم جار وەکو ئاگادارکردنەوەی سەدانی شوێنانە. زۆر باشە ئەو ڕێنمایانە زیاتر چی لە خۆ دەگرێت هەر ئەوانەیە کە خۆتان داتان ناوەیە خۆت پشت دەبەستن بەلایانی زانستیش بۆ نمونە شێوازی خواردنێک هەڵەدانراوە ئێوە ئاگداریان بکەنەوە. بەڵێ وەکو ئاماژەم پێ ئێمە تیمەکانمان بۆ نمونە وەکو چاودێری بازرگانی ئیشی سەرەکی ئێمە نرخ و موادێک ئەکسپایرە بۆ نمونە لە لیژناوە بەشەکان تیمەکان تایبەتەن تەندروستیتیایە ڤێتەنەریتیایە کواردی کۆنتڕۆڵیتیایە ئاسایش ئابووریتیایە هەمووی بەپێی ئەو ڕێنمانی کە هەیە بۆ نمونە ئەچیتە چێشخانەیەک و سێرەکەی شێوازی هەڵگرتنی گۆشتەکەی ناتەندروستە ئەو بەڕێزی ڤێتەنەری ئەچێ ئەو ڕێنمانی پێئات و ئەڵێ بەم شێوە گۆشخاوە کرێتەوە بەم شێوە گۆژەڵە گیرێ کاتە لیژنەکانتان دکتۆریشی تێدا بەڵێ چەندها دکتۆریتیایە دوو دکتۆریتیایە یەکیانی تەندروستی ژیانی ڤێتەنەریە و دوای لیژنەی باڵاشمانێ بە هەمان شێوە کە تیمێکیاوە بەشە لە سەرجەم بەڕێوەبەراتەکان ئەمانە هەمووی بەپێی ئەو پێکاتەی کە دروست کراوە ئەو لیژنەی تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئێستا لیژنەمانەیە لیژنەی خوێندکارانە لیژنەمانەیە لیژنەی سەلامەتی کرێکارە لیژنەی سەلامەتی باڵەخانەکانە ئەمانە هەمووی بەپێ و تایبەتمەندیانی کە خۆیان هەیەە ئەساڵسم بەکاری کارچارەکان. زۆر باشە دوای ئەوەی کە سەردانی شوێنێک دەکەن و دەبینن کە بۆ نمونە ڕێنمایە تەندروستیەکانی تێدا نیە ئایا زیاتر بینیوتانە بەپێی ئەزمموی خۆتان کە ئەمە سوودی دەبێ ئەو گەڕانانە ئێوە کە بۆ جاری دوم گەڕانەوە بۆ ئەم شوێنە ببینن کەم شوێنە بەرەو باشتر بوون چووە بۆ نەمادی ئەکسپایری نەماوە دوای ڕێنمایەکانی ئێوە کەوتون زۆر دەستخۆشی لەو هاوڵاتیانی شاری سلێمانیەکەم کە ئەو ڕێنمانەی ئێمە جێبەجێکەنانی ئێمە ئێستا شوێن هەیە لە شاری سلێمانی چەند ساڵە شوێنە دوکانە سۆپەرمارکێتە چێشخانێت تا ئێستا سڵی سەرپێکی بۆ نەکراوە ئەما کە دەسەر ئەو هاوڵاتیە و ئەو خاوەن ئیشە کە سەیرەکەی چەند دڵسۆزە بۆ کارەکە
دەکەی لەبەر ئەو ڕێنمانی ئێمە هەچ کەسە جێبەجێگە هەم بۆ مەسلحەتی خۆی و هەم بۆ تەندروستی وڵاتیانە لەبەرەوە ئێمە چەند جارێکە تیمەکانمان سەردانی شوێنانەمان کردووە پێمانوتن ئەم ڕێنمانە بۆ شێوە جێبەجێکن ئەگەر جێبەجێ نەکەن ئێمە هەم غرامەمانێ هەم داخستنمانە هەم دادگاشمانەیە. باشە بێزگە لەوەی کە ئێوە بەڕاستی لە خەمی هاوڵاتی کە سەردانی ئەم شوێناناکەم بەڵام لەگەڵەوەشدا ڕەنگە دووچاری کۆمەڵێکشت بنەوە لەگەڵ ئەو خاوەن دوکانانەیە ئەو خاوەن شوێنانی کە بۆ نمونە ئێوە بۆیان دادەخەن غرامەیان دەکەن ڕێنمایی چییە ینی ئەوان تێبگەێنی کە بەڕاستی لەبەر تەندروستی خۆیانە لەبەر تەندروستی هاوڵاتیانی هەرمی کوردستانەکەیوە ئەو لیژنانەتان هەیە و سەردانی ئەو شوێنانە دەکەن. بەڵێ ئێمە لە بواری تەندروستی تێگەشتنمان بگۆڕین بۆ بابەتە. بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێ کە کاچینە شوێنەکانەوە ئەو ڕێنمانەمانانەی تر دەسڵات ئەمیتیان نامێنێ یعنی ئەکوێ لەسەر و کەسە ئەو خاوەنی شەکە و ڕێمانە جێبەجێ بکە یەکشتی ڕئیسی هەیە لە شتەکان ئێمە هێڵ تەندروستی هێڵی سوورە لای ئێمە یعنی هەر شوێنێک ئەگەر بزانین پابندی ڕێنمای تەندروستیەکان نابێ ئەوە لەلایەن ئەو تیمە تاوبەشەوە کە هەمانە یەکسەر داخستن بۆ شوێناناکە لەبەرەوە هۆیش مساومەتیانە چکە خۆتان نەزانن ئێستا بۆی ئەو هەو بارودۆخی کە هەیە ئەوە سەردەمی کۆرۆنامان بەڕێکەوە ئێستا سەردەمی کولێراتۆدا پێشەخوازانێ ساڵێکی تر چیەتە پێشەوەمان لەبەرەوە ئەو ڕێنمایانە ئەبێ جێبەجێکرێەوە دوای ئەوە ئێمە ئەو کەسانی کە پێ ئەچینە لایەن ئێمە دوژمنی ئەوان نین ئێمە هەم بۆ تەندروستی ئەوان و بۆ تەندروستی هاوڵاتیانە چینە لایەن لەبەر ئەوە سەررجەم ئەو ڕێنمانە هەیە ئەبێ بە حرفی جێبەجێ. زۆر باشە ڕێنمایت بۆ هاوڵاتیان ینی بۆ نمونە من کە سەردانی شوێنێکم کرد ئیهمال نەبم لەوەی کە بۆ نمونە بە لیژنەکان بڵێم یەکسەر کار بکەم لەسەر ئەوەی کە ئەم شوێنە بەڕاستی لێ پێچینەوەی لێ بکرێ بۆی کە دوو بارەم شتانە ڕوونات یا خۆت ئەو جۆرە مادانە بەکار نهێنێ کە بۆ نمونە تەندروست نین یاخۆ زیانی تەندروستی بە هەیەکێک لە ئێمە بگەێنێ کە سەردانیەکەین. بەڵێ خۆی هوشیاری هاوڵاتی زۆر ینی مهمە بۆی شەکان ینی بۆ نمونە ئێستا ئێمە هاوڵاتی هەیە سیرەکەی ئەچێتە شوێنەکە یەکسەر سەیری بۆ ئەو بەرواری بەسەر شوێنەکەیەکە کاتێک شتێکمان کرد یەکسەر سەیری بەروارەکەی زۆر ئەبێ هەچی هاوڵاتیە لەم شاری ئێمە هەم بۆ تەندروستی خۆی جاری وا هەیە جاری وایە بەسەر لیژنەکان شا تێپەڕیوە ینی ئێمە کە چوینە شوێنەکەەوە سیرەکەین بەسەرمانە تێپەڕیوە جاری وە هەبووە بەس ئێستا هەچی شوێنەکانە کۆنتترۆل کراوە و هاوڵاتیان ژکو ئاماژەم پێ ئێستا بە شوێکی بەرچاوتر هەم لە تەندروستی خۆیان و هەم لەسەر نرخەکانیش بەداچوونێکی وردەکری. زۆر باشە بۆ نمونە ئێستا بۆ نمونە زۆر شوێنمان هەیە ئەهلین بۆ نمونە لیژنەکانی قایم قامیت دەچنە ئەو شوێنانش گرنگی پێدەدەم بە نمونە خەسخانەی ئەهلی بێ مەکتەبەکان بێ کە ئەمانە هەمویان ڕەنگە ڕێکاری پارێزگاری پاک و خاوێنی نەگرێت یاخود ئەو فرۆژگایانی کە لەو شوێنانەیە هەیە وەکو بەڕێستان ئاماژتان پێشتی بەسەر چوتیا بێ زیان بە تەندروستی مناڵ یاخود نەخۆشانی ئەو نەخۆشخانەیە بگەێنێت و کاریگەری هەبێت. بەڵێ هەموو لیژنەکان ئەو شوێنانی کە ئاماژەم پێ مەسلەی حانوتی قوتابخانەکان ئەم شوێنە ئەهلیانێک ئاماژۆ پێ ئێستاش خۆ لە هاوینەکانە ئەوە ئێستاش هەر بەداوامە لیژنەکانمان سەردانیانەکە تا لەو پارەیە کۆڵینەوە کە لە خوێندکار وەرەگیرێ بۆ نمونە گە بزانین زیایەوە ئەو شوێنە مانگرێت و لێکۆڵینی لەگەڵاکرێ دوای ئەوە ئەو خەستخانە هەلەکان بە هەمان شێوە تیمێکی تایبەتمانێت تیمێکی تەندروستی لە لیژنا و بەشەکانە کە سەردانی هەم دەرماخانەکانەکە هەم ئەو پشکینەکانەکە تاقیەکانەکە دوای ئەو خەستەخانە هەلەکانیشەکە و فرۆژگاکانیشیان لەبەرەوە هەمویان لەژێر کۆنتترۆلی خۆمانە هەمووی لەژێر کۆنتترۆلی خۆتانە. زۆر باشە شتێک هەیە کە ئێوە ئاماژەی پێبەن زیاتر بۆ نمونە دووچارتان بێتەوە لە کاتی مامەڵەکردنتان لەگەڵ هاوڵاتیان و سەردانکردنی ئەو شوێنانەدا؟ وڵا ئێمە ڕۆژانە دووچاری گرفتە بینەوە دووچاری کێشە خۆی بینێتەوە بۆ نمونە تێنەگەشتنی و هاوڵاتیە بەرامبەر لیژنەکان ئەمە کێشەیەکی گەورەیە لەوان ئەو وەزانێ ئێمە دوژمنی ئەوین کاچینە شوێنەکەەوە چکە ئێمە یەکشت هەیە بۆی ویزان هەموو هاوڵاتێک ئێمە کاچینە هەر شوێنەکەەوە ڕخسەت لەو کەسە وەرەگیرێ خۆیان ناسیێنرێ ئەگەر تیمی چاودێری بازرگانی بێ ئەگەر لیژنا و بەشەکان بێ ئەگەر تەندروستی بێ هەر شوێنە بێ لە ڕخسەت لەو کەسە وەرەگیرێ ئەڵێن ئێمە هاتوین بۆ تەفتیش ئەگەر هێشتی ئەوە چینە ژوور گەنەشیش ئێمە ناچینە ژوورە و هینەوە راپۆر دەدرێتەوە بە بەڕێوبەر کە خۆمم ئێوە کات ئێمە ئەوە سەرپێچکردنی یاساکانی ئەوە نیە ڕێنمایەکانی ئێمە ناڵێن ئێمە چکە خۆیدا جاری وا هەیە یعنی ئەگەر بۆ کەسێک ڕێگەنەیە ڕەنگە ئەوە لەوەیە بکە گومانی لە خۆی هەبێ ئێمە چەند جار تووشی و کێشەیە بووین دوای ئەوە بانک کراوە بە تیمی تایبەتی خۆمان هەیە ئەچێتەوە سەردانیەکات ئەڵێ سەردانی بەڕێوەبەراتی ماگەیان سەردانی لیژنا بەشەکان بکە بزانین هۆکار چییە ئەگەر هەر ڕبسەر بۆ ئێمە کار یاسیەکەمان جامێت. زۆر باشە
هەنێ شوێنمان هەیە بۆ نمونە شوێنی کە بە ساڵاچوانمان هەیە، خانی بێسەرپەرشتانمان هەیە، شوێن دەستگای تایبەت، ئەمانەش بە هەمان شێوە ئێوە دەچنە نێویان بزان پاک و خاوێن ڕێکارگانی تەندروستی ئەمانە هەمووی لە خۆ ئەگرێ. ئەوە تیمێکی تایبەت هەیە لە کاروباری کۆمەڵایەتی هەر سەر بە ئێوەیە؟ نه، ئەوە خۆیان ئەوەکو کارەوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و چاودێری کۆمەڵایەتی ئەوان سەرپەرشتی ئەو خانەی بە ساڵاچوانە و ئەو شوێنانەکەن هەچ کاتێک هاوکاریی ئێمە پێویست بوو ئێمە لە خزمەتیان. باشە، تا چەندێک گوربینی دەکەن هەماهنگ لەگەڵ سنوورەکانە کاتێک ئەم خواردنانەیەن بۆنە بەسەر نەچوو بێ لیژنە هەبێ چاودێری ئەم بابەتانە بکە هەتا دەگات ئەوەی کە دەکاتەوە دەستی هاوڵاتی و ئەم بابەتە دەکڕێت. لە سنوورەکان ئێستا ئێمە تیمی تایبەت هەیە لە هۆبی خۆپاراستنی تەندروستی لە کەرەنتینەی کوشت و کاڵی بەڵێ لە ڤێتەنەری و کۆمپانیای ڕازگەشتمانەیە لە باشماق و لە سنوورەکانی تیژ باماشەوە. ئەمانە هەمووی ئەم تیمانە بە شێوەیەکی زۆر باش هاوکاری یەکترن و دوایەوە ئێمەش ئەگەر گومانمان هەبێت لە سەر هەر مادەی خۆراکی بۆ نمونە ئێمە چینە گەنجینەیەکەوە سیرەکەین مادەی خۆراکی تیا هەیە گومانی تایە ئێمە سمپڵ وەرە گیرێتەوە لەو مادانە خۆراکیانە دوای ئەوە نێرێتەوە بۆ پشکنین بۆ بۆی خۆپاراستن بێ یا بۆ ڤێتەنەری بێ یا بۆ کەرەنتینەی کوشتکاڵی بێ. ناوەندێکی تایبەتان بەڵێ ناوەندی تایبەتمان هەیە وەکو ئاماژەم پێ کە وەرگیرە سمپڵەکان کەنرێ بۆ شوێنانە دوای ئەوە کە پشکنی بۆ کرایەوە ئەگەر دەچوو لە پشکینە ئەوە لە بازارەکان نافرۆشێتەوە ئەگەر دەریژ نەچوو ئەوە حرز دەکرێت و تەرەفەکرێت. زۆر باشە، ینی دەوترێت ئێمە زۆر خۆراکی بۆ نمونە قاچاقمان هەیە کێتە سنووری کوردستانەوە. ئەمە ڕەنگە زۆر جار دوودڵیەک ڕاڕایەک لە هاوڵاتی دروست بکە کە میسوانی نامێنێ بۆ شتانەی کە بەکاری ئەهێنێ ئەو شوێنانەی کە سەردانی ئەکا. ئێوە چۆن دڵنیایی دەبەخشنە هاوڵاتی کە بەڕاستی ئێوە هەمیشە لە خزمەت ئەوانان و کار دەکەن لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەم شوێنانەدا بخرێن سزا بدرێن غرامە بکرێن؟ بەڵێ هەموو ئەو شوێنانی کە هەیە بۆ نمونە هەموو مارکەیەکی تایبەت لە ناو شاری سلێمانیە کۆمپانیایەکی تایبەتی هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە چینە شوێنەکەەوە ئەمە هەت ئەنواع برنجمانەیە ئەنواع زەیتمانەیە ئەنواع دۆشامانێ ئەمە هەمووی ناوی کۆمپانیەکەی لەسەر یان نەزانینی چ کۆمپانیاکە لەبەر ئەوە ئێمە هەمانگی باشەکەین لەگەڵ شوێنانەیە و دوای ئەوە ئەگەر زانیشماکو ئاماژەم پێ گومان هەیە لەو مادانە ئەگەر زانیمان بە شوێنی ناتەندروستات و ناو شاری سلێمانیە ئەوە دەستەگیرە بەسەر یەکسەر تەلەفەکری. ئەی ئەو خواردنانەی کە بۆن نەفرێشن ئێوە سەردانی ئەو شوێنانەش دەکەن؟ ئەوە بەوکو ئاماژەم پیاتی بۆ من ئەگەر بەرواری بەسەرچوونی پێوە نەبێت کاتێک دەچیتە نوێک دەکڕیا خۆت هەر شتێک بەرواری بەسەرچوونی پێوە نەبێت دەستەگیرە بەسەریە. نا بەسم خواردنە فرێشەکانە سەوزە بێ یاخۆ سەوزەوانە خۆ دەزانی ئەوە مجموعە شوێنمانەیە ئەگەیتەوە سەر شاری هاوڵاتی خۆی کە دەبێت شتێک بکڕێت تازە بێت. بەڵێ ئێستا بۆ نمونە مریشکی فرێشمان هەیە بۆ 72 ساعات دەخۆ بەروارەکەی لەسرە دوای 72 ساعات دەستەگیرە بەسەریە. لەبەرەوە ئەوانە هەمووی کۆنتترۆلکراوە و سەوزە و شتانەش خۆ دەزانیەوە خواردنی ڕۆژانەیە بەرواری نایە چکە بە فرێشیە دەبەردەست یا ئەوە نەبێ خۆ لە بازارەکان نەیکڕیت وەر ئێسانە کاتی تر ئێستا بۆی کۆرۆناکەوە مەمنوعکراوە کاتی تر خۆ دەبێتە ماڵەوە بە فرێشی خۆی. کاتێک دەست دەگرن بەسەر ئەو کەلوپەلانەیە خۆت ئەو کەرستانەیە خۆت ئەو خواردنانی کە بەسەر چووە ئێوە چۆن لە چی لێ دەکەن مەخزانی تایبەتان هەیە چۆن لە ناوی ئەبن ئێمە بۆی کە دووبارە بەکار نەهێنرێتەوە سوودی لێ نەبینرێ بۆی زیان بە هاوڵاتی بگێرێت. بەڵێ ئێمە کە ئەو موادانە دەستی ئەگیرێ بەسەرە گەنجینەمانەیە لە گەنجینە هەڵەگیرێ بۆ ماوەی بۆ نمونە جاری وایە تا مادەکان زۆرە بێت چکە خۆتۆ ناتوانێت ئەم ڕۆژە بۆ 10 کیلۆ 15 کیلۆ بچی بۆ تاژە چکە کتابی ڕسمی دەبێت لەبەرەوە لێش تایبەتمەندی خۆی هەیە کە بوو بە تەنە یا دوو تەن جاری وایە 3 تەن ئەمە لە گەنجینە کاڵگیرە بە لیژنەی تایبەتمان لیژنەی تەلەف ئەمە چێتە تانجەرۆ تەسویرەکرێ دوای ئەوە ئەدرێتەوە بە ڕاگەاندنەکانی خۆمان و تەلەفەکرێشمان. زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئێوە بەردەوام لیژنەتان هەیە زۆر گرنگی بۆ دەدەن کە لە تۆڕی کۆمەڵاتیشە ئەو شوێنانە بڵاو بکەنەوە کە داخراوە بۆ ئەوی هاوڵاتیان حەزار بکەن کە نەچنە ئەو شوێنانەوە. ئەگەر باسێ لەومانکەی ئامانجی ئێوە لە بڵاوکردنەوەی ئەم شتانە چییە؟ بڵێ زۆر جار ڕەنگ لێوە بێ بڵێ ناوی من ئەشکێنن یا خۆت شوێنەکەم خراپ ئەکەن ئەمە خاوەن دوکان یا خۆت خاوەن شوێنەکە ئەمی بۆ دروستە بێ بەڵام ئەمێ مەبەستی ئێوە ئامانجی لەوە مەبەستی ئێمە بۆ نمونە وشارکردنەوەی هاوڵاتیانە لەو شوێنانە ئەمە هیچیکە لە کارە سەرەکیەکانمان یعنی ئێمە جاری وایەکەەوە ئاماژەم پێ بە 3 مەرحلە داخستن بۆ شوێناکرێ یعنی ئەوە نییە یەکسەر داخستنی بەس بکو ئاماژەشم پێ مەسەلەی تەندروستیڵی سوورە جاری وایە بۆ نمونە ئێستا کاچینە گۆشت شوێنێکی گۆشت فرۆشە سەرەکی گۆشتێکی خراپەیە بە هاوڵاتی
کە بە هیچ شێوەیەک تەندروست نییە، سەیرەکی گۆشتی هیندیە، ئەمانە هەمووی لەگەڵ گۆشتی فرێشی خۆمانە تێگەڵەکرێ و زەربەیەکی زۆر لە هاوڵاتی ئەدرێ. لەبەرەوە ئێمە ئەوانە یەکسەر داخستیان بۆکەین، بۆیە ئێمە وەکو ئاماژەم پێ کە ڕوخسەت لەو شوێنانە وەرەگیرێ هەم بۆ تەندروستی ئەوان و هەم بۆ تەندروستی هاوڵاتیان. باشە ئەو شوێنانی کە سەردانیان دەکەن ئەبێ کۆمەڵە کەلوپەلیان هەبێ کە پارێزگاری بکەن لەو بەرهەمانی کە هەیەە. ئێوەش ئەمەش ڕەچاو ئەکەن کە بۆ بەفرگرێکی باشی لێ بێت، کاتی ئەم گۆشتە دەکرێت هەڵدەگیرێت، پێویستە کە نەتوێتەوە کارەبای لەسەر نەکوژێتەوە. چکەمە لە کوردستانە ڕەنگە زۆر دووچاری ئەم گرفتانە ببینەوە لەگەڵ کارەبایە لەگەڵ هەڵگرتنی ئەم بابەتانەیە. سەرجەم ئەو شوێنانی کە هەیە بۆ نمونە بەڕادمان هەیە، بەڕادی مریشکە، بەڕادی گۆشتمان هەیە، دو ئێوە لە سوپەرمارکێت و مینەسێرەکەی هەمووی بەڕادی لەو شوێنانە هەبێت. بەڵێ بەڵێ خۆتۆ گۆشتە خیتە کوێوە، ئەم هەموو خواردنی بڵێن دروستکراوی دەستە ئەمانی کوبەیە، کفتەیە، ئەم شتانەیە، هەمبەرگەرە هەمووی لە بەڕادی تایبەت و لە بەفرگری تایبەتە دانراوە. لەبەرەوە سەرجەم ئەو شوێنانی کادرێ کەوتی مەی تەندروستیە چ کە مەڵەدای بۆ شوێنە ئەبێ ڕەچاوی ئەو خاڵانەی کردبێ اینجا هەڵمەڵەتەکەیە بۆ شوێنانە. زۆر باشە کاک سۆران، ئەگەر شتێکما بێ ئێمە کۆتایی ئەهێنین بە تەوەریەکەممان. سپاس بۆ ئامادە. وەڵام من دەستخۆشی لە ڕاگەاندنەکانەکەم کە ڕۆڵێکی بەرچاوێنەیە لە وشارکردنەوەی هاوڵاتیان و هاوڵاتیانیش ئەبێ وشار بن لەم کاتانە حساسانەیە بۆی لەبەر تەندروستی خۆیان و لەبەر تەندروستی ماڵ و مناڵەکانیان، بۆی ئێمەش هاوبەش بین لەگەڵیانە و هەچ کەسێکیش وەکو ئاماژەم پێ سکاڵە هەبوو لەسەر شوێنێک ئەوە ئێمە ژمارەی تەلەفۆنمان بڵاو کردوێتەوە، چەند جار بڵاومان کردەوە و ئێستاش بڵاوەکەینەوە ئەم ژمارە تەلەفۆنانە، ژمارە ئەمە GCC ڕاستەوخۆ ئەوان ڕۆژانە چەند تەلەفۆنمان بۆ ئاگادار بن. ژمارە سەمان هەیە، ئەوە ڕاستەوخۆ یەکسەر GCC تەلەفۆنمان بۆکەن، ئەم سێ ژمارەی تریش بڵاوکەن 070 145 055 070 143 22 24 070 144 56 42 ئەم چوار ژمارە لە خزمەتی هاوڵاتیانی هەر کەس سکاڵە هەیە بۆتەنە پەیوەندیمان پێ بکە. زۆر سپاستانەکەین، دەستخۆشیتان لێکەین، هیوادارین بەردەوام بن لەو کارەوە هاوڵاتیانی هۆشیاریەکیان هەبێت. سپاس بۆ کاک سۆران عەبدولغەفور بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی پەیامی ڕۆژ بەڕێوەبەری چاودێریکردنی لیژنەکانی قایمخانە. سپاس بۆ ئامادەبوون. ئەزیزان، لەگەڵ ئەو تەوارانەی ئەمڕۆ ئامادەمان کردووە بابەتی ترمان هەیە کە ئەویش بیتیەکە سەبارەت بە ئاهەنگێک کە لە قەزای شارە زۆر ئەنجام دراوە بۆ خوێندکارانی سنتەری نووری حکمە کە بەردەوامن لە چالاکی بە تایبەتی لە کاتەکانی پشووە و چەندین خوێندکاریان هەیە. پێکۆبینەری ئەو ڤیدیۆ دەبین و لەگەڵتان بەردەوام بین. لە لقی شارە زووری دەستگای نووری حکمە لە درێژەی کار و چالاکیەکانمان کە چەندین ئاهەنگمان ڕێخستووە، چەندین پێشبرگێمان ڕێخستووە، ئەمە نۆهەمین پێشبرگێمانە کە ڕێکێخین کە بریتی بووە لە ئەنجامدانی پێشبرگەیەک بۆ ئەو خوێندکارانەی کە کۆنمرەی زیاتریان بەدەست هێناوە لە سەرجەم خوێندنگاکانی پەروەردەی شارە زوور. بە هەمان شێوە ئەو خوێندکارانەی کە لە نووری حکمە دەوامەکەن کۆمەڵی خەڵکی تەلەبی باش بەشداریتیا کردووە، خەڵاتەکان بەو شێوازەیە کە ئەوانەی یەکەم و دۆمی سێمیان هێناوە خەڵاتی تایبەتیان پێدرێت، ئەوانەی تریش کە هەر بەشداریان کردووە شادی ڕێزلەنانیان بۆ کرێ بە کوڕ و کچەوە بۆ هەموو ئاستەکان، ینی بەبێ جیاوازی. کە منداڵەکانی بۆ پەروەردە ئەو ئیمامی بوخاری ئەم گەورە پیاوە مەتنە لە بەرمەبنای چی دروست بوو، لە دەرەنجامی کێ دروست بوو؟ باوکی بەقێزانی ئەوداڵن بە دوای ئەوەی کە بزانن منداڵێک کاربەتە دنیاوە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن، بە چی ئاراستەیە کابی. ئەمڕۆ بەشداریمان کردووە کۆمەڵبەندی شارە زوور لە ئاهەنگێکی تایبەت، ژمارەیەکی زۆر لە قوتابیەکانیان پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا بوو. ئەوەش جێگای دڵخۆشیە کە قوتابیەکانی نووری حکمە لە باڵاکانی خوێندنان، واتە خوێندنیان لە نووری حکمە هۆکارێکی سەرەکی بووە بۆ ئەوەی کە لە قوتابخانەیش زیرەک بن، نەکخوا نەخواستە
ڕێگەی لێگرتە بن خوێندنیان لە نووری حکمە ڕێگەی لێگرتن بەڵکو بە پێچەوانەوە بە ئیجابیش کاوەتەوە بەسەریانە مایەی زیرەکبوون و عاقڵبوون و بەڕەوشتبوونیان بووە لە قوتابخانەکانە و جێگەی ڕێز و سوپاسی مامۆستاکانیش بوون. زۆر بەمان لێرە دانیشتووی هەموومان دەستمانەی ئەمنەتی نییە پەروەردگار دەستی پێبەخشینی. زۆر سپاس مامۆستاکانم دەکەم من لە دەستگای نووری حکمە لەقی شارەزۆر زانست و عیلم زۆر لە مامۆستاکانم فێر بووم و زۆر سپاسی هەرهەموویانەکە ئێستش تاکو زیاتریش لە پرۆژە و کارەکانیان بەردەوام بن و زۆر سپاسی هەموویان دەکەم. بەرگی ئەخلاق لە بەرگێ هیچ کەس ناتوانێت دایکەڵێ ویسپان چاوە لە هەڵدێن و لە ئاسۆوە هەڵدێنەوە لەسەر کاری شکۆی حەزرەت بڕوێنەوە. ماوەی 6 ساڵ لە دەستگای نووری حکمە و ڕێز و سڵاومەیە بۆ مامۆستاکان پەروەردەیەکی چاگیان کردوم قورئان و ئەدەب و ڕەوشی چاگیان فێر کردوم بەڵێ هێواخوازین هەموو جاری ئەم چالاکانە هەبێت چونکە تەلەبەی زیاتر دێت و زیاتر حەز بە نووری حکمەکەن. خۆشەویستان لە تەوەری دومدا باس لە گرنگیدان دەکەین بە بەهرە و تواناکانی خانمان. بێگومان ئێمەش خانمی زۆر بەتوانا و تایبەت و بەهرەمەندمان هەیە کە ڕۆڵیان هەیە لە چالاکیەکاندا و توانیان لە زۆربەی کارەکاندا ئیشیان هەبێ و جێدەستیان دیار بێ. ئەمڕۆ یەکێک لەو خاتونانە کە خۆی ئەزمونێکی باشی هەیە و ڕاهێنەرە لەگەڵماندایە باس لە برەودان دەکەین بە بەهرە و تواناکانی خانمان. ئەویش کە خاتو پەریخان ئەحمەدە لە هەولێرەوە لەگەڵمانە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە. خاتو پەری سڵاوت لەبێت. سڵاو لێبێ ئازیزەکەم هیوادارم هەموو لایەکار باش من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەم تەلەڤیزیۆن جوانەوە لەگەڵ ئێوەم زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ میوانداریتان. زۆر باشە. خاتوپەری ئەمەوێت سەرەتا پیرۆزبایی ئاڕاستی جەنابتان بکەم کە بوونەتە جێگری سەرۆکی ڕێکخراوێکی جیهانی ئەویش بە ناوی الاتحاد الدولي للمدربات النساء وەکو ڕاهێنەرێک. پێمان خۆشە سەرەتا باسێک لەوە بکەین کە چۆن ئەم پلێت بەدەستهێنا و ئەزمموی خۆت وەکو ڕاهێنەرێکی سەرکەوتوو. بەڵێ هەڵبەتە ئاسان نییە ئەگەر تۆ خۆت ئیسپاتکەی نەک تەنها لە وڵاتەکەی خۆتە لە نیشتیمانەکەی خۆتە بەڵکم ئەرکێکی قورسیەتە سەرشان ئەوەی کە خۆت ئیسپاتکەی لە وڵاتانی دەرەوە. یعنی ئەوەی ڕاستی کە زۆر دڵخۆشی کردم لەم پرۆسەی ئەم جارەمە ئەوەیە کە زۆر لە هینەکان لە هاوڕێکانم کە ناویان نووسراوە مەسان ئوستازە ئایدە لە فەڵەستین و ئوستازە مەروە لە سووریا و ئوستازەیەکی کە لە سویسرا و لە لوبنان و پەریخان ئەحمەد لە کوردستان. یعنی ئەوەی کە دڵی خۆشکم ڕاستی کە ئەوەیە کە تۆ لە زمنی وڵاتەکانی تر دانراوی کە نانووسرا عێراق نووسرا کوردستان. ئەوە بەڕاستی زۆ دڵخۆشی کردم کەوا خانمێکی کورد ناوی کوردستانی خستۆتە زمنی ئەو وڵاتانەوە کە بەڕاستی خەریتیان دیارە ئاڵایان دیارە و هەروەها دانیان پێ نراوە تۆش وەکو نیشتیمانەکەی خۆت دانە پێ بنرێ. ئەمەش بەڕاستی هەنگایەکی
زۆر خۆش بوو زۆر جوان بوو بە نسبەت بنەوە. بۆ ئێمەش جێی شانازیە هیوای بەرداوامیت بۆ دەخوازیین هیوادارین لە داهاتوودا بە کاری جوانتر و باشتر لەگەڵمانابی. خاتون سەرەتا ئەمەوێ ڕۆڵی ئافرەتانی کورد بزانم بۆ پێی کە خۆت یەکێکی لەو ئافرەتە کوردانە ماماڵە لەگەڵ خانماندا دەکەی و ڕاهێنان دەدەی بە زۆرێک لەو ڕاهێنانی تر و جیلێکتان پەروەردە کردووە. خاتونی ئەزیز طبعاً دایمە کورد خۆی ئیسپات کردووە کەوا میلەتێکی بەهێزن بەڵام بەڕاستی ئەو زروفانەی کە لێبن بەسەرمانە هاتووە ئەو ئاستەنگیانەی کە دایمە بۆمان دروست کراوە ئەوەی لێ کردو ڕێگرێکی باش بووە و هەروە لەمپەڕی زۆر باشی دروست کردووە لە ڕێگەی خانمانە. لە دێر زمانەوە ئافرەتی کورد ئێمە کۆمەڵێ ناوی بڵێن ڕۆشنمان هەبوو ناوی گرنگمان هەبووە لە ناو کۆمەڵگای کوردەواریە و کە دانیان پیانراوە و ڕێزیان گیراوە. و لە ئێستاشا بەڕاستی منە زۆر سپاسی ئەمە و خانمە ئازیزانە کەم کەوا پشتیوانیم بوون و پشتگیریان کردم لە هەر قۆناغێکی ژیان مابوو بێ. هەڵبەتە من ڕۆڵی ئافرەتی کورد زۆر بە بەرزی هەڵەسەنگێنم. ئافرەتی کورد لە زۆربەی شوێنەکانە ئەیبینیتەوە سەرەکەی لە بەرزترین باڵاکە لە بەرزترین پلەکانە هەیە لە شوێنە باڵاکانە هەیە لە وەزارەتەکانە هەیە لە پەرلەمانە هەیە. ئەگەر کەم بن یان زۆر بن بەس هەوڵ دراوە پێشتر کەمتر بوو ئێستا باش بوو و بەڵام لەگەڵەوە شاوە گرنگە کە کۆڵ نادرێ ئەوەیە کە دووبارە هیمەتی زیاترە کرێ لە حیزبەکانە ئەیان بینیتەوە ڕێکخراوەکانی ژنانیش ئەوەی ڕاستێکەی بێ ئێمە ئەبێ ئەرکێکی گەوریان لەسەر شانە و هەروەها ڕۆڵی ئەوانش بە بەرزی بنرخێنین کە ئەوان شکاریان کردووە ئەنجا کەم بێ یا زۆر بێ لە شوێنێک زیاتر بێ لە شوێنێک کەمتر بێ بەڕاستی ئەوانیش دەوریان هەبووە. بەڵێ زۆر باشە پێویستە چی بکرێت بۆ برەودان بەتوانە و بەهرەکانی خانمان کە بتوانن لە هەر کایەکە لە هەر بوارێکە کاریان کرد پێشنگ بن و پەروەردەکارێکی باش بن و کەسانێک بنجێ دەستیان دیار بێت؟ طبعاً کۆمەڵە شت هەیە زۆر گرنگە خاتونی ئازیز. طبعاً پێش هەر هەموو شتێک ئەبێ خانم شانازی بە ناسنامەی ژنێتی خۆی بکات. ئەوە سەر و هەر هەموو شتێکە نەفرەت لە ژن بوونی خۆی بکات چکە زۆر ئافرەتمانەیە بۆیە پێش ناکەوێ بۆیە ڕقبوونەوەی بۆ دروستە بێ و بەرەنگاربوونەوەی بۆ دروستە بێ لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە کە پیاوە ئەوی چێ شانازی ناکە بە ژن باشە هۆکار خۆمانی یاخود ئەوە کۆمەڵگایەوە لە ئێمە کردووە ئاوا سێری خۆمان بکەین. ئەزانین چی کۆمەڵگا هەڵبەتە کۆمەڵە لەمپەڕی دروست کردووە چ لە بەرامبەر ڕەگەزەکانە چ لە بەرامبەر چینەکانە بەڕاستی کۆمەڵگا هەر هێنی خۆی هەیە سلبیاتی خۆی هەیە بەڵام تۆ ئایا تا چەند بەرگە ئەگری تا چەند هەوڵ ئەدەیت تا چەند هیمەت ئەەکەی تا چەند ئاراستەی خۆ دیاریەکەی یەک شتێ زۆر گرنگە خانمان کە بتوانێت ئاراستەی خۆی دیاری بکاکە کە من چیم ئەوێ یە پێشەوەش من چیمەوێ من کێم من تواناکانم لەکوێیە هێزم لەکوێیە بۆ ئەوەی زیاتر برەی پێ بەم کاری لەسەر بکەم ئەنجە لە دوایە کاتێککە من ئاراستەی خۆم دیاری کرد ئەبێت لەسەر بنەمایەکی زانستی و بنەمایەکی لێهاتوویی بێ بەڕاستی کاتێککە من لە بنەما زانستیەکەم زانی و هەروەها لێهاتوویەکانم تیازیانی باشتر ئاڕاستی خۆم ئەگرمە بەر و باشتر من ڕێگەی خۆم ئەدۆزمەوە باشتر کاری بۆ ئەەکەم و هەڵبەتە زووتر ئەگەمە ئەو ئەنجامەی کە من ئەمەیە بۆ هەموو وزەکانی بۆ کۆکەیتەوە کە تۆ زانی چیت ئەوێ وزەکانی بۆ کۆکەیتەوە وزەکانت پەرش و بڵاو نابێ ئەنجە دوایەوە خەڵکەکە ئەدناسێتەوە بەو شتە و دوای ئەوە هۆشیارکردنەوە و ڕۆشنبیرکردنی خانم هی خۆی بووە بەڕاستی زۆر کەممان هەیە کە لە خانمان کە ئەخوێننەوە بەداخەوەیانی وەرە بخوێنەرەوە بچۆ دەورات بچۆ سیمینار بچۆ شتی بڵین مناقەشەی جوان بڕۆ بگەڕێ کاتەکانی خۆت بەسەر بەرە بەکارێکی باش بە ئیشێکی جوان لەبەرەوە بڵین بەهرەمەندی خۆت بدۆزەرەوە بۆی زیاتر گەشەی پێبیت و هەروەها تەطویری پێ بکەیت
ئەمانە کۆمەڵە شتن بەڕاستی زۆ گرنگە خانم ئەتوانێت کە برەی پێدا بەڕاستی ئەبێتە کەسێک ئەبێتە ڕقەمێک لە کوردستان خەڵکێک سیرێکە خەڵکێک شوێنکەوتەی ئەبێت باشە طبعاً بە دڵنیاییەوە تۆ ئەبێ خەڵکێکت هەبێ ڕێنیشان دەربێت لە سەرەتا ژیانتە بۆی تۆش وەکو ئەو لێبێت و هەروەها باشتریش بی نەک بەستەنها لەوە ڕابوەستی کە وەکو ئەو بیت. زۆر باشە دەبینین لاوازیەک هەیە خۆت وا دەکرێت کە بەهرە و توانای ئافرەتان بشاردرێتەوە سەرڕای ئەوەی کە وەکو بەڕستان ئاماژەتان پێدا بەرەو پێشچوونێکی زۆر هەیە لە نێوان ئافرەتاندا کە ئێستا زۆربیان خاوەنی بڕوانامی خۆیانن لە پێگەی کای و سیاسی و قیادی کار دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشا چی شتێک ڕۆڵی ئافرەتانی لاواز کردووە یا خۆ توانەکانیانی کوشتووە و تا ڕادێک دەستکراوە نین لە بەدیهێنانی خەونەکانیان لە گەیشتن بۆ پیشەی کە خۆیانێ ئارەزویانە تێدا بیکەن. خاتوری ئەزیز دووشتی زۆر سەرەکی و زۆر گرنگ هەیە کەوا بەهرە و توانای خانمان ئەکوژێت و یاخۆت بەرەو دواوەی ئەبا یەکەم خودی خانمەکە خۆیەتی کە زوو ئیستیسلامە بێ کە زوو چۆکدا ئەدا بەرامبەر هەر لەمپەڕێک زۆر گرنگە کە تۆ بەڕاستی کۆمەڵێک کێشە بناسی لە ژیانتە تۆ حتا کێشە باشتر ئەناسی بیری داهێنەرانە بۆ دروستە بێت چونکە کێژەی دوێنێ کە حەلە کردووە لەگەڵ کێژەی ئەمڕۆ جیاوازە مادام جیاوازە من بیری داهێنەرانم بۆ دروستە بێ و دڵنیا بن لەناو کۆمەڵە ڕێگا هەیە کە ئەدگەێنێتەوە سەر کارێک سەر شتێک بەڵام ئەبێ ڕێگاکان ڕێگایەکی دروست بن و دڵنیا بە هەر ڕێگایەکی گریتە بەر کاتێک کە ناوگەێنیتە ئامانجەکەی خۆت ئەوە تۆ تەعاڕفەکەی لەگەڵ کۆمەڵە کێشەی تر کۆمەڵە بابەتی تر کە مێشکە زیاتر ئەکتڤەکە کە مێشکە زیاتر ڕوون ئەکاتەوە. ئەمە یەکەم خودی خانمەکە خۆیەتی و توانای خۆیەتی دووەم ژینگەکەتە. ئەگەر ئەزانەی ژنگەیەکی نەرێنی و هەیە هەستە بیکە بە ژنگەیەکی ئەرێنی لەگەڵ ئەو کەسانە بگەڕێکە لە ئامانجەکەی تۆ نزیکە لەگەڵ ئەو کەسانە بگەڕێکەوە کەوا هەمان ئەو هەدەفەی تویان هەیە کە ئەیانێ پێی بگەن ئەو توانە بڕۆ ئیستیشارە بکە بە کەسانی بەهێز و بە کەسانی بەتوانە و هەروەها بڵین زۆر پشت ببەستە بەخوای گەورە کەوا دایمە لێی داوا بکە و ئارامەیەکی دەرونی خۆت بێنە بەو عیبادەتەی کە تۆ ئەیکەی کاتێک کە تۆ ئارامی دەرونیت هەبوو و هەروە توانەکانی خۆتت ناسی ئاڕاستەیەکی دیاریکراوت هەبوو و ئامادە بووی بۆ بەرەنگاربوونەوەی لەمپەڕەکان بەڕاستی وای لێ سووربوونە هەبێ کاتێک کە تۆ سووربوونە هەبوو لەسەر ئەم هەموو بابەتانەی کە یەت تووش ئەبێ گۆڵەکەی خۆت بیر ناچێتەوە ئامانجەکەی خۆت بیر ناچێتەوە و بەڕاستی کاری بۆ ئەەکەیت و ئینشاءالله پێی ئەگەیت. زۆر باشە جیاوازی لە نێوان سەردەمەکاندا واتە لە ئێستادا و لە پێشتردا چی جیاوازیەک دەبینن کە لەناو ئافرەتاندا هەیە ڕەنگە زیاتر ئێستا لە سنتەری شارەکانە هەسمان بۆ گۆڕانکاریە کردوێت کە خانمانیش لە زۆرێک لە کانەکاندا کار دەکەن بەڕای ئێوە ئەمە بەرەو پێشچوونێکی باشە بۆ ئافرەتان سەرڕای ئەوەی کە هەمیشە قسە دەکرێت لەسەر ئافرەت لەسەر پێگەی ئافرەت لەسەر ئیشکردنی ئەمانە هەمیشە بابەتێکی سراعی بوون کە ڕوبەڕووی ئافرەتان بوونەتەوە. ئەوەی ڕاستێکی بە من کاتی ئێستا من زۆر بە گونجاوتر و لواوتر ئەبینم بۆ پێشکەوتنی خانمان بۆ چونکە جاران هەتاوکو ئێمە بەڕاستی معلوماتێکمان دەستەکە و بڵین چەند شارمانەکرد هەتاوکو کتێبێکمان دەستەکە و لەسەر ئەو شتێکی حەزمان لێ بوو ئێستا تۆ بە یەک کلیک ئەتوانی کۆمەڵێ معلومات بەدەستبێنی و هەروەها و خانمان من جاران بڵین دائیرەی یەکتر ناسینی کەسە پێشکەوتەکان و کەسە بەتوانەکان و کەسە سەرکەوتەکان دائیرەکە بچووکتر بوو هەتا تۆ ئەدناسینەوە کەچی سێرەکەی ئێستا ئەگەر تۆ بتەوێ بگەڕێ بە دوایەنە لە هی وڵاتانیش نەک بەستەنها وڵاتەکەی خۆت زۆر بە ئاسانی ئەتوانی بیان دۆزیتەوە جاران زۆر ئاسانگ بوو کە خانمێک لێرە لە کوردستانەوە کە بێتە عزوو لە ڕێکخراوێکی جیهانیە ئێستا دەرگاواڵایە تۆ ئەتوانی خەڵکێ بناسی بەس گرنگەوەی بتوانی لێ هاتووە
ئامانجەکانی خۆت زیاتر برەی پێبەی لە زمانە لە ئاستی ڕۆشنبیریە لە ئاستی تێگەیشتن تا لە بوارەکان لە هۆشیاری خۆتە بەڕاستی دەرگاکان زۆر واڵان بەڵام گرنگ ئەوەیە کاتی خۆت بە فیڕۆنەری کات زۆ گرنگە بۆ برەودان بە خۆت بۆ پێشکەوتنت بۆ گەیشتنت بە ئامانجەکانی خۆت تەنانەت هەنە بەحەس هەیە ئەڵە تۆ ئەگەر 1 سەعات کەم بکەیتەوە لە خەوتن و مانەوە لە ناو جێگا هەستی کار بکەی 10 ساڵ زووتر ئەتگەێنێتە ئامانجەکانی خۆت بڵین لە تەواوی ژیانی خۆتە بڵین باشە من بۆچی ئەم تەمەڵیە بکەم ئەوە بەڕاستی ئەم تەمەڵیە وام لێکە درەنگتر ئەگەم باشە ئەگەر من هیمەت بکەم چست بم چالاک بم زووتر ئەگەم بۆیە من ئێستا بەڕاستی بەلواوتر و بە شیاوتر و بە باشتر ئەزانم کەوا خانمان زووتر و ئاسانتر بگەن زۆر باشە سەرڕای ئەو بەرەو پێشچوونانی کافرەتان بەخۆیانەوە بینیەوە هەمیشە باز لەوە دەکرێت لە سۆشیال میدیا لە ڕێکخراوەکانی ئافرەتان بەلا ڕێبردننی ئافرەتان بیرە چەق و بوەستۆکانی کە لە پێشیندا هەبوون هەتا وەکو ئێستش بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری ماوە ئەمانە ڕوانگەی ئێمەیان بۆ ئافرەت پێچوانە نەکردوێتەوە کە لە کۆمەلگایە هەمیشە تێڕوانینێکی نەرێری بۆ ئافرەت هەبێ لە کاتێکدا دەستکراوین دەتوانین بخوێنین پلێکمان هەبێ کار بکەین لە سەرجەم بوارەکانە سەرکەوتوو بین. خاتونی ئازیز مەسەلەی سۆشیال میدیا شتێکی گرنگە هەر کەسێ شارەزایەکی باشی تیابێت بۆ چونکە بەڕاستی ئێستا ئەوەی لەو بوارە شارەزایی نەبێ و لێی نەزانێ بە کەسێکی نەخوێنەوە حسابە بێ بەڵام یەک شتەیە زۆر گرنگە چ بۆ سۆشیال میدیا بۆ ژیانی تایبەتی خۆت ئافرەت خانمانە بێت بەڕاستی بە ئاگابن تۆ چۆن ئەم شتە بەکارە بێنی چۆن پەیوەندی ئەەکەی چۆن مامەڵە ئەەکەی ئەمانە هەمووی هونەرن ڕاستی ژیان بریتە لە هونەرێکی گەورە تۆ هەر شتێکەکەی مەسا هونەری قەناعەتکردنە هونەری پەیوەندێککردنە هونەری وتاربێژێ هون ژیان هەمووی هونەرە بەڕاستێگەر هونەرمەندێکی باش نەبی لە بنەماکانی هونەرەکە تێنەگەی بەڕاستی زوو بە ئاسانی ناگەیتە ئەو شتە و بە پێچەوانەوە لە قۆناغێک کایە شکستە هێنی لەبەرەوە ئەگەر خۆت زانیت چۆن مامەڵە لەگەڵ ئەم هینە بچووکە ئەەکەی کە دایمە بەدەستەوەیە چۆن لەگەڵ سۆشیال میدیا مامەڵاکەی بە پێچوانەوە سەرکەوتووە بی نەک شکست خواردوو بی چونکە کاتێککە تۆ مۆبایلەکەی مۆبایلی زیرەکەی بەدەستەوە کۆمەڵە شدیەتە پێشەوە ڕاتەکێشە جەزب ئەکا باسە ئەگەر بتوانانی تۆ ئیرادەیەکی وات هەبێ یەکسەر تۆ ئەم بابەتانە قەتعەکەی لە خۆی بەستەنها ئەو شتە بکەیت کە خۆت پێویستە کە برەودانە بە تواناکانی خۆت من دڵنیام تووشی ئەو کێشانە نابی پێچوانەوە سۆشیال میدیا بێتە دەرفەتێکی باش و ئیجابی نەک ببێتە لەعنەتێک بۆ تۆ. زۆر باشە خات و پەریبا ئاماژێکیش بەوە بکەین کە لەگەڵ ئەوانی باسمان کرد خانمان زۆر ئەرکێکی پیرۆزیان هەیە ئەویش بەخێوکردنی منداڵەکانیانە ئەرکی پەروەردەکردنیانە لەگەڵ ئەوەی کە کار دەکەن لە بوارەکاندا لەگەڵ ئەوەی کە شوێندەستیان دیارە ئەیانەوەی بڕوانامە بەدەست بێنن کاریگەریان هەبێ ئەرکێکی پیرۆزی تریشان هەیە لە نێو ماڵەکانی خۆیاندا ئافرەتان چۆن دەتوان ئەم هاوسەنگیە ڕابگرن کە تووشی مەلەل نەبنەوە تووشی ناخۆشی نەبنەوە لە کۆمەلگایە بە تێڕوانیەکی تر سێریان نەکرێت بڵێن کە تۆ ئافرەتێکی ناتوانێ ڕۆڵە هەبێ پێویستە لە ماڵەکە تابیە خود بەعکسەوە کار بکەیت و منداڵەکانت پەروەردەی خێزانەکەت لەبیر بکەیت وەکو خاتونێکی ڕاهێنەر بڕوام کە وایە ئەزمونێکی باشتان هەبێ لە بابەتانەشدا. جوانترین و پیرۆستترین ئەرکی دایکاتیەک بۆ هەر خانمێک بەڕاستی یعنی تۆ ناتوانانی خۆتی لێلابەی پەروەردەکردنی جیلێکە تۆ خانمی ئازیز تۆ کلیلی کۆمەڵگای چونکە مناڵ لە سکی خۆتا پەروەردە ئەەکەی تۆ ئەگەر پەروەردکارێکی باش نەبی کۆمەڵگایکی باش بەدەست ناهێنی بەڕاستی اینجا لەبەرەوە ئەرکی دایکایەتی لە هەموو ئەرکەکان پیرۆسترە ئەگەر دایکێکی بەهێز دایکێکی ڕۆشنبیر دایکێکی هۆشیار
هەبێ مناڵێکی زیرەک و بەتوانە و هۆشیار و ڕۆشنبیری مادام وایە کە هەر دایکەکان وابن کۆمەڵگایەکی پتەوە دروست دەبێت کۆمەڵگایەکی پڕ زانست کۆمەڵگایەکی بەهێز جا ئێمەش طموحی ئێمە ئەوەیە طموحی ئێمە ئەوەیە کەوا کۆمەلگایەکی وا بەهێزمان هەبێ بۆیە بەڕاستی زۆر گرنگە خانم خۆی هۆشیار کاتەوە و دوایەوە هەنێک خانماڵە پێ ڕناگەم خانمی ئازیز ئەگەر تۆ بزانیت کە پلاندا ڕێژی بۆ ڕۆژانەکەت و حەق بەی بەو شتانەی کە هەیە خۆت سەرقاڵکەی بە خۆتەوە خۆت سەرقاڵکە بە تواناکانی خۆتەوە بە خێزانەکەتەوە بەو شتانی کە تەقدیمی ئەەکەی بۆ کۆمەلگاکە دڵنیا بە فریا ئەەکەوی بەڵام کاتێکە هەنێ زۆر شت یەتە بەردەمان کەوا ئێمە خۆشمان نازانین کاتەکەمان چۆن بەفیڕۆ ئەچێ لەگەڵیا بەفیڕۆچوونی کات ئەوەیە کە تۆ خانمێکی چ سەرکەوتو نابی لە ناو ماڵەکەی خۆتە و سەرکەوتوش نابی لە کارەکەتە بەڵام کە تۆ توانیت پلانی بۆ دابڕژێ و هەشتە و مافی خۆی بیتێ ئەمەش بەڕاستی پلان زانینی ئەبێت ئەمە بابەتێکی زانستیە ئەبێ خۆتی فێرکەی ئەو پلانێکی باش و داڕشت ئەتوانی ئەرکێکی باشدا بڵێم بەجێبێنی ئەتوانی ببیتە کەسێکی بەتوانە کەسێکی سەرکەوت و کەسێکی دیار و لێ هاتوو لە کۆمەلگاکات و هەروە مناڵەکانە پشت پێ بەستێ کۆمەلگاکە پشت پێ بەستێت و هاوڕێکانە شانازی پێ بکەن و ڕێگەی تۆ بگرنە بەر. بێکە زۆر جارباز لەوە دەکرێت خانمان ورترن بە سەلیقەترن لە زۆر کاردا ڕەنگە باشتر بن لە پیاوان ئەمەش بۆمە بەسە ناکە بەرامبەر ڕەگەزی بەرامبەر بێ بەڵام ئایا دەکرێت کۆمەڵێک کار هەبن کە خانمان زۆر باشتر لە کەسانی تر بتوان ئەنجامی بدەن. بەڵێ ئەمە شێوازی بیرکردنەوەی خانمان و شێوازی بیرکردنەوەی پیاوانە تەبعاً چونکە جیاوازە جۆری بیرکردنەوەی پیاوان و جیاوازە و هەروە تواناکانی ئێمە دوو ڕەگەزین هاتوین لەم جیهانە ئەژین تاواکەری یەکترین خانمان بەدڵنیایە ورترن لە شتە وردەکانە و هەروەها ئەتوانن پلانەکانیان باشتر دابڕێژن و ئەو شتانەی کە پیاو نایبینێ پیا و شتەکان بە گەورەی ئەبینێ کاتێککە تۆ ئەم شتانە کە بینیت ئەتوانی هاوکاری خێزانەکەت بی هاوکاری هاوسەرەکەت بیت ئەنجا کە بەم شکڵا هەهاری بوویتە تەواوکەر بوویتە هاریکەر ئەویش تاواکەری تۆیە و نیە بەس تۆ خانم تاواکەر بێنە هەردووکتان تاواکەر یەکترین بۆی کەس ڕەخنەیەک نەگرێ بڵێت کاتێ هەردووکتان پێکەوە بوون تاواکەری یەکتری بوون بابەتەکان ئاسانترە ڕوە جوانتر بەڕێوە ئەچێ ژیانەکە هەڵبەتە من لە سەرەتاوە باسم کرد خانم بەڕاستی ئەبێ خۆی بناسێ چۆن خۆی بنا توانەکانی خۆی بناسێ شارەزایەکانی خۆی لێ هاتووەکانی خۆی بناسێ و هەروەها ئەو توانە گەورانەی کە خی گەورە بەخشێتی بە هەموو ئافرەتێک ئەمە کە وەکو ڕەگەزی ئافرەت لە بواری ئەمە کاچێن لە بواری بایلۆجیۆ کە سێریەکەین کە تۆ ئەمانەت هەمووی زانی بەڕاستی زۆر ئاسانتر ئەگەیتە هەدەفەکەی خۆت. زۆر باشە گەر لە کۆتایی یا شتێک ما بێ ئاماژەی پێ بکەیەوە بۆ پێی خۆتان ڕاهێنەرن لە بواری گەشەپێدانی مرۆیی یا ئافرەتانی تر چۆن دەبین کە لەو بوارەیە کار دەکەنەوە بەر یەکەوتنتان هەیە لەگەڵیانە. طبعاً بەنسبەت خانمان من داوایان لێکەم وەکو سەرەتا پێم وتم شانازی بە ناسنامەی خۆتەوە بکە. هاریکاری خۆت بە چونکە کەس ناتوانێت هاریکارە بێ ئەگەر خۆت هاریکاری خۆت نەبی خۆت هۆشیار کەرەوە خۆت دانا بکە لەو بوارانەی کە هاتە بە زانایی معلوماتەکان وەرگرە و بە دانایی بیدەرەوە و گرنگی بە ئەولەویاتەکانی ژیانی خۆت کە خێزانەکەتە مناڵەکانتە و هەروەها ئەو کەسانەی کە متمانەیان پێێتە و هەروە خۆت شارەزاکە لە بوارێ ڕاهێنان بکە من ئێمە ڕاهێنەرین هەموو جارکان ڕاهێنان کە بۆی شارەزایەکی باش تەو پەیدا بکەی لەسەر ئەو شتەی کە تۆ ئەتێ بۆی بە شێوازێکی زۆر ڕێک زۆر ئاسانتر بیگوازیتەوە بۆ بەرامبەرەکەت ئەو هیوای خۆشببختی بۆ هەموو خانمێکە خوازم و سەرکەوت و لێ هاتوەکانی خۆتان دەربخەن بۆی بتوانین دائیمە دەنگ و سەدا و وجودمان هەبێ لە کۆمەڵگای دەرەوە.
زۆر سپاس بۆ ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی پەریخان ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. سپاس بۆ دەرفەتەی پێ و بەخشین هیوادارین خانمان سوودیان بینی بە لەو بورگەی کە تایبەت بوو بەخۆیان. ئەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن، کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بووینە ئەو جپسەی وێنەی نییە، کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. لە هایتێکەوە ببە بە خاوەنی ئۆتۆمبیلێکی کارەبایی. کۆمپانیای هایتێک لە هەلێکی ناوازە و بۆ پاڵپشتی ژینگە ئۆتۆمبیلێکی تەواو کارەبایی دەکاتە دیاری بۆ کڕیارە بەڕێزەکانی. هەر کڕیارێک بە بڕی $500 بازار بکات لە هایتێک دەبێتە خاوەنی کۆبۆنێک. ئەو هەلە لە دەست خۆت مەدە و بازار بکە و چانسی بەدەستێنانی سیارێکی تەواو کارەبایی بەدەست بێنە. ناونیشان هەولێر شەقامی سوڵتان مزەفەر. کۆمپانیای هایتێک. ژمارە تەلەفۆن 0750 40 کات ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان دیدێکی ترمان ئامادەیە سەوارەت بە قورئان خوێندنە. هاوکارانمان بۆیان ئامادە کردوین چالاکیەکە پێکەوە بیندێ و چالاکیە دەبین و دواتر لە تەوری سێمدا دەگەڕینەوەلاتەوە.
من هي من رسول كاكرج لاستيجوزي بەشدار بووم بە پلەی یەکەم دەرچووم الحەمدوللا توانین پلەی یەکەم ببڕم بەڵێ بێگومان ئەم جۆرە پێشبڕکیانە زۆر گرنگە بۆ ئەمڕۆ بەتایبەتکە فیتنەیەکی زۆر فیتنەی ڕاگەاندن بۆ بەلا ڕێدادبردنی گەنجی ئەمڕۆ زۆر بەهێزە بەقۆتە بۆی ئێمە ئەبێ هەوڵدەین زیاتر بگەڕێنە بۆ خزمەتکردنی کەلامی خوا سوبحانەوە وتعالە هەم لەبەرکردن هەم ئیش پێکردن هەم عمل پێکردن و تێگەیشتن لە قورئان زۆر گرنگە ئەمڕۆ گەنجی ئەمڕۆ بگەڕێتە بۆ قورئانە چکا بەڕاستی سەفرازی ئێمە لە دنیا و لە قیامەت بەم قورئانەوەیە. نام عەبدوڵڵا قانع فەریقا توانیم بەشداریکم لە ئاستی لەبەرکردنی یەک جوزئی و توانیم پلەی سێم بەدەست بێنم. زۆر گرنگە بۆمە چونکە لەم کاتەیە هەموو مناڵەکەم بە ئالوودەی موبایل بوون و ئەم شتانە لەبەر زۆر پێویستە ئەم قورئانە بخوێنن. قورئانی پیرۆزیش ئەخلاقی جوانی تایە خوشارنی هەر بخوێنی پێویستە ئەخلاقشی لێ وەربگری. سوپاس و پێزانین بۆ هەموو مامۆستاکان دەکەم کە توانیان هەوڵ و ماندووبوونەکەمانە بکەن و دەستیان خۆش بێ. چرۆ حەمیدە ئەسعەد بەڵێ چرۆ حەمیدە ئەسعەد بە 5 جوزء بەشداریم کرد توانیم پلەی دووەم بەدەست بێنم. بەڵێ بێگومان ئەم قورئانە گرنگی زۆری هەیە گرنگیەکی زۆری هەیە بۆ ئەم بەڕێزانە بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا کە مەشغوڵە بن سەرقاڵە بن بە خوێندنەوە و دەورکردنەوەی قورئانی پیرۆز و دوور ئەوکەونەوە لە کارێکی خراپ و لە شتی خراپ و لەم لاو لەولا. بەڵێ من ناوم ئیسرا عومەرە لەم پێشبڕکەیە لە جوزئی یەکەم جوزئی عەمە بەشدار بوومە. ئەم پرۆژانە بۆ ئەوە گرنگە منداڵان لاوەکان و گەنجەکان واز بێن لە موبایل و شتە ئەلکترۆنیەکان و پەرە بە قورئان خوێندن بدەن. بەڵێ من وەکو بەشدار بووە حەز دەکەم لە ساڵێکە ئەم جۆرە پرۆژانە بەڕێوە بچێت. سوپاس و دەستخۆشێکی زۆرم هەیە بۆ دەستگای نووری حیکمە ئەم پرۆژە جوانیان بۆ ئێمە داناوە. ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەلقی چەمچەماڵ ساڵانە و بەپێی دەرفەت هەڵدەسین بەم جۆرە پێشبڕکیانە لێرە کامە زیاتر بۆ هاندان و بەرەو پێشبردننی ئاستی قورئان لەبەرانی سنوورەکەمان بە تایبەتی و زیاتر لە بەشداربووانمان ئەو کەسانە بوون کە تەمەنێکی بچووکیان هەبووە لە نیو جوز و لە یەک جوزێک کە زۆرترین بەشداربوومانە بووە. لە ڕاگەیاندنی ئەم پرۆژەیەدا کە بۆ پێشبڕکێی قورئانی پیرۆز بوو دیارەکە لە نیو جوز ئەوە تاکو 30 جوزە بەشداربوومانە بوو هیچ تەمەنێک دیاریکراو نەبوو سنوورێکی دیاریکراومان نەبوو کەسێکی تەمەن کەم ئەیتوانی لە ئاستێکی بەرز بەشداری بکە یان کەسێک ئەگەر تەمەنێکی زۆریشی هەبووە ئەیتوانی لە جوزێکیان لە کەمتریش بەشداری بکات. بەڵێ خۆشەویستان میوانێکمان هەیە لە هەڵەبجەوە لە تەوەری سێمدا باس لە پلانی دارایی خێزان دەکەین. یەکێک لەو شتانی کە گرنگە خێزان گرنگی پێ بدات پلانی داراییە چونکە پێداویستەکانی خێزان زۆرن و پێویست دەکات ئەو بڕەپارەی کە هەیەانە بەشی پێداویستەکانیان بکە و بتوانن پاشەکەوتی لێ بکەن و هەموو پێداویستەکانی پێ بڕ بکەنەوە. بۆیە پێویست دەکات کەسێکی پسپۆر لەم بابەت هەیە ئەومان بۆ ڕوون کاتەوە کە چۆن بەباشی بتوانین سود لەو خەرجیانە وەربگرین ئەو پائارانە وەرگرین کە ڕۆژانە خەرجی دەکەین و ئەو داهاتانی مانگانە دەستمان دەکەوێت بۆ ئەوەی تووشی گرفت نەبینیەوە. ئەمڕۆ باسی ئەم تەوەرەیە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز فاروق غەفور پسپۆڕی ئابووری. کاک فاروق سڵاوت لێبێت. سڵاو لە ئێوە لە سەرجەم بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرەتا ئاماژەی بۆ بین پلانی دارایی خێزان چییە؟
بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان لە ڕاستیە پلانی دارایی خێزان بریتە لەو پلانەی کە تۆ بۆ دارایی خۆدای ڕێژی دارایش دوو بەشە بەدڵنیاییەوە خەرجیمان هەیە لەگەڵ بەشی داهات بۆ ئەوەی کەوا تۆ تا ئەو مەسافەی کە تا ئەو ماوەی کە داهاتە دێتەوە دەست ئەم خەرجیان بە جۆرێک ڕێک بخەی کەوا تووشی گرفت نەبیتەوە و تووشی کەم بڕستی دارایی نەبیتەوە کەواتە پارەت لە گیرفانە بمێنێتەوە و بەشی خەرجەکانت بکە و تووشی قەرز و قۆڵە و ئەوان نەبیتەوە ئەمە بە کورتی و بە سادەیی بریتە لە پلانی دارایی و بەدڵنیاییەوە لە خێزانێک و بۆ خێزانێکی دیکە لە کەسێکە و بۆ کەسێکی دیکە پلانەکە ئەگۆڕێ بەڵام بە کورتێکی ئەوەیە کەوا تو ئەو داهاتی کە هەتە دابەشێکی بەسەر و خەرجیانەتا و تووشی گرفتی کەم بڕستی دارایی نەبی. چۆن خۆمان بگونجین لەگەڵ بارودۆخە جیاوازەکاندا ینی زۆر جار بە تایبەتیوانی موچەخۆرن لە کوردستان یاخود ئەوانەشی کە پیشەوەرن کاسبیەکیان هەیە دووچاری گرفت دەبنەوە لەگەڵ ئەو بارودۆخەی کە لە کوردستاندا هەیە لەگەڵ نەبوونی موچەیە لەگەڵ چۆڵبوونی بازاڕەکانە بەرزبوونەوەی نرخی کەلوپەلە پێویستەکە چۆن خۆمان بگونجێنین؟ خۆی پێویستەکە بەڕێزەکەم بەر لەوەی ئێمە بچینە سەر ئەو پرسیارە حەزەکەم دوایی پرسیارەکە بکەیتەوە بەڵام با من ڕوونکردنەوەیەک بدەم و شەرحێک بخەمە خزمەت جەنابتان و سەرجەم بیسەران و بینەرانیش ئەویش ئەوەیە کە پێویستەکە ئێمەی تاکی هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە بزانین لە چ وڵاتێک ئاژین ئێستا ئێمە لەکوێین باری ئابووری با بڵین وڵاتەکە لەکوایە بەرەو چ ئاقارێک ئەڕوا حکوومەت چەندێک پلانی هەیە حکومەت چەندێک دەستی خسۆتە ژیانی ئێمەوە حکومەت چەندێک دەستی نەخسۆتە ژیانی ئێمەوە حکومەت چەندێک با بڵین پلانی هەیە بۆ ئابووری وڵاتەکە یاخود دوجاریش بۆ ئابووری خێزانەکان و بۆ ئەوەی کە منێکە لە تاکێکی ئەم هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانم و دوجاریش تاکێکم لە ناو خێزانەکە چۆن بتوان خۆم بگونجێنم لەگەڵ ئەو بارانی کە هێتە پێشەوە بەداخەوە هەرێمی کوردستان ئابوووریکی شێوا و شڵەقاوی هەیە کە لە کاتێکە سەرجەم وڵاتانی دنیا لە ئەو پەڕی پێشکەوتوو بۆ ئەو پڕی دواکەوتوو فەلسەفەیەکی ئابووری تایبەت بەخۆی هەیە یاخود با بڵین سیستەمێکی ئابووری تایبەت بەخۆی پەیڕەوەکە و بە گوێری ئەم سیستەمە سەرجەم خەرجی و داهاتەکانی سەرجەم حاڵەتە ئابوووریەکانی و سەرجەم ئەو با بڵین پرسانی کە هێتە پێشی پێحەل ئەکا و گرفتەکەی وە کۆڵی لەگەڵا چارەسەر ئەکا بەڵام لە هەرێمی کوردستانە ئەمە نابینین ئەمڕۆ دۆخێکە سبەی دۆخێکی کێ 100% پێچەوانی ئەمەیە ئەمڕۆ گرانی احتیمال سبەی هەرزانی بێ تاماوانی ڕابردوو تا ڕادەیەک هەرزانی و بەڵام ێستا گرانێک بەسەرا هاتووە ئاسایی ئەم دۆخانە بێنە پێشەوە بەڵام کێشەکە لەوایە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرچاوڕوونکردنی تاکەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دوجارش بۆ خێزانەکان ڕوون نییە قسەیەکی ڕوونی نییە بۆ نمونە من ئەمڕۆ ئۆتۆمبیلم پێ نرخی بنزین فریوە لە ماوەی هەفتەی ڕابردوو باشە حکوومەت یارم پێم ناڵێ نرخی بنزین تا چەندیشکەدا ئەبەزێ بۆی منش خۆمی لەگەڵا بگونجێنم یاخود تا چەندیشکە بەرزە بێتەوە احتیمالی هەیە باینبانی سیاری بنزین بچێتە لیتری 2000 کاتەوە لە دەستی خۆماندا نامێنێ ناتوانین خۆمان بگونجێنین بەپێی ئەو بارودۆخی کە باست کرد لە گۆڕانکاریدایە ئەوە بەشێکی وەڵامەکەەوە بەشەکەی تریشی چەندێکی ئەکەوێتە دەستخۆم ئایا ئەم حاڵەتی کە هەیە من هەر لیگە ڕێمزانم چۆن ئەڕاو هەروە من کۆڵێ خۆم بدەم با و چۆن یاریم پێکە بوو شێوازە بڕۆم نەخێر پێویستەکە هەموو خێزانێک طبعاً بەدڵنیاییەوە خێزان لێرەدا ئەو کۆڵێ شەرحە بەم ئەویش ئەوەیە کە هەموو خێزانێک حکوومەتێکی بچوو کراوەیە یاخود دەوڵەتێکی بچوو کراوەیە چۆن حکوومەتان چۆن دەوڵەتان بودجەیان هەیە هەموو ساڵێک تەسبیت ئەکرێ و هەموو ساڵێک ئەبرێتە پەرلەمانیان و دەنگی لەسەر ئەدرێ و ئەبێتە پرۆژە و دوجار لەناو وڵاتەکەیە پلانی خەرج و داهاتە بودجە باشە بە خەرج و داهاتەکەی ئەو وڵاتە ئەو ساڵە 365 ڕۆژی کە هەیە ساڵە دارایی کە هەیە پێی بەڕێەکەن پێویستەکە خێزانیش پلانێکی بەم شێوازەی هەبێ خۆگەر دوجار لە دەرەوەی دەرگای ماڵەکەی تۆ لە دەرەوەی کانونی خێزانەکەی تۆ دۆخە ئابوووریەکان یاخود دۆخە سیاسیەکان یاخود دۆخە کۆمەڵایەتەکان بە هەر جۆرە بگۆڕێ تۆ لە ناوخۆی خۆتە ئەگەر هاوکاری هەبوو ئەگەر خۆشەویستی هەبوو ئەگەر یەکگرتووی هەبوو لە نێوانتانە بە دڵنیایی و ئەتوانی پلانت هەبێ بووی ئەم پلانەش قسەی زۆر هەڵەگرەیە بە گوێرەی شارەزایان و وەکو لە پسپۆڕانی ئابووری هەرێکی قسێکی تایبەتی خۆی لەسەری هەیە ئەوەی کە هەمووی لەسەری کۆکە ئەویش ئەوەیە پێویستە کاتۆ تەمەەن حکوومەتان چیەکەن بۆ داڕێژانی بووجە بۆی لای هەموو لا ڕوون بێ
یەکەم جار داواکەن لەسەر جەم وەزارەت و سێکتەرەکان کەوا خەرجەکانتانمان بۆ بنێرن بۆ ئەم ساڵی داهاتوو کە لە بەردەسایە نەک بۆ ئەم ساڵی ڕابردوو بۆ ئەم ساڵی داهاتوو کەیەت پاشان حکوومەت بە گوێرەی ئەو ڕاوێژکارانەی کە هەیەی و بە گوێرەی و پسپۆڕیانەی کە هەیەی ئەم خەرجیانە ئەولەوێت پێدا با بڵێن پارێزگای کۆک و هەڵەبجە خەرجەکانی خۆی ئەنێرێ باشە ئەڵێ ئەم خەرجیانم بۆ ساڵی داهاتوو پێویستە ئەوانش ڕاستن ئەولەوێت ئەدەن بە خەرجەکان پاشان بۆ هەموو سەرجەم سێکتەر و شوێنەکان با بڵێن وەزارەتەکان داهات پێیاکرێ بۆ خەرجیە باشە بەڵام لە خێزانە تۆزێک شتەکە پێچەوانەیە لە خێزانە داهاتت دەسەکەوێ باشە و خەرجیشت هەیە ئەو داهاتی کە هەتە مەحدودە بەڵام مەرج نییە داهاتی حکوومەت مەحدود بێت تەنها جیاوازەکە لێرە ئەمەیە و پاشانیش ناوە شتی تاری و با بڵین لە پڕ داخلی ئابووری خێزان ئەبێ بۆ ئەمەش ئەو پلانەی کە هەتە ئیتر پلانەکە ئەی نووسیتەوە پلانەکە ڕێەکەون لەسەری پلانەکە بەڕاوێژ لە ناو خێزانە دانیشن پێکەوە قسەی لەسەرەکان دایک و باوک بۆ نمونە قسەی لەسەرەکەن دوجار ئەیکەن بە خەڵی مەشێک و لەسەری ئەڕۆن بۆ وکو جۆرێک لە بوجە پێوە تەعاملەکەن ئەوە یەکە ئەو خەرجانی کە هەمانە ئەولەوێتیان بینێ باشە ئەولەوێتی یەکەم دووەم سێم چوارەم دەهەم تاوەکو هەرچنێکە بە گوێرەی ئەو داهاتەی کە تۆ لەسەری مانگە دوو مانگجارێکە مانگێجارێکە سێ مانگجارێکە ئەو داهاتی دەستی خێزانەکە تەکەوێ ئەم خەرجیانت ئەولەوێت پێ بدەیت سەرجەم پسپۆڕانی ئابووری کۆکن لەسەر ئەوەی کە هەڵبژاردننی ئەولەوێتی با بڵین خەرجەکانت دڵی ئابووری خێزانە واتە تۆ ئەگەر هاتوو خەرجەکان بەبێ ئەولەوێت سەرف کرد ئەوە بە دڵنیاییەوە حسێب کە تۆ ئابوووریکی شپرزت لە ناو خێزانە ئابێ بۆیە دیاریکردنی ئەولەوێتی خەرجەکانت کارێکی زۆر گرنگە پێویستەکە هەموو خێزانێک چنێک گەورە بێ یاخود چنە بچووک بێ ئەم ئیش و کاروبارە بۆ خۆی بک بۆ ئەوەی کەوا بتوانێت جۆرێک لە پلانی هەبێ بۆ ئابوووریەکەی زۆر باشە کەواتە ئێمە سەرچاوی داهاتی جێگیرمان هەیە لەگەڵ سەرچاوی داهاتی ناجێگیر کە ڕەنگە ئەوە پێوەست بێ و کەسانی کە کاسبگارن یاخود پیشەگەرێکن جیاوازی لە پلانەکاندا هەیە واتە کاتێک کەسێک سەرچاوی داهاتی سابت بوو لەگەڵ کەسێکە کە سەرچاوەکەی سابت نەبێ پێویستەکە پلانی جیاواز بە پێی بارودۆخی خۆت دابنی بۆ ئەوەی کە احتیمادی لەسەرکەی بەشت بکە پێداویستەکانت پڕ بکاتەوە بەدڵنیاییەوە طبعا حکوومەتیش هەروایە حکوومەتیش هەنێ داهاتی هەیە جێگیرە و زۆر داهاتی کەشی هەیە ناجێگیرە ئیتر ئەمە شەرحی خۆی هەیە دوان نەچین ئەو بارەوە کە حکوومەتەکان و بودجەکان چۆنی داڕێژن بەڵام ئەوی کە تایبەتە بە خێزانەوە تقریبان زۆرینەیەکی زۆری خێزانەکان بە تایبەتی باسی هەرێمی کوردستان بکەین بۆ حکومی کە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود با بڵین بڕێکی باش لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچە خۆرن موچەش بریتە لەو بڕە پارەیی کە مەقتوعە ماگانە تۆ وەری ئەگری لە بەرامبەر ئەو کاری کە تۆ ئەیکەی بۆ حکوومەت لە وڵاتەکانی دیکە ئەمە جیاوازە لە وڵاتەکانی دیکە بە ئەندازی بەشداریکردنی تۆ لە ئابووریە و لە کارکردن تا بۆ ئەندازە تۆ داهاتە دەسەکەوێ باشە بەڵام لا ئێمە ئەمە نییە بۆیە ئەمە سەرمان پێ ئەکێشێ بۆ بابەتێکی دیکە باشە ئەو وەڵامی پرسیارەکەت بە تەحدیدی بدەمەوە ئەویش ئەوەیە بەڵێ بە دڵنیایی و ئەو کەسی کە سەرچاوی داهاتی مەحدودە ئەتوانێت تا ڕادەیەکی باش پلانەکانی بە گوێرە ئەو داهاتی کە هەیەی ڕێک بخا یاخود خەرجەکان و ئەولەوێتی خەرجەکانی بە گوێرە ئەو پلانی کە ئەو داهاتی کە دەسێکەوێ دای بنێ بەڵام ئەو کەسی کە سەرچاوی داهاتەکەی دیار نیە یاخود نامەعلومە ئەکرێ پلانەکەی جۆرێک لە نەرمونیانی تیابێ یاخود نەرمینواندنی تیابێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەو داهاتی کە بۆ خۆت تەوەقوعەکەی ئەڵێ احتیمالی هەیە من ئەم مانگەی هاتەوە مەسەلەن ئەوەنە داهاتم دەستکەوێ بە زۆری یاخود بە کەمی بە ئەندازە زۆر و کەمیەکەی ئەکرێ مانگانە ئەولەوێتی خەرجەکانی تۆ بگۆڕێ و احتیمالی ژێ گۆڕانکاری تا دروست بێت هەنە جار بڵێ زیادم بەدەستێت کەم و دەستکەوێ هەنجارڵی کەم دەسەکەی بەڵام دوجار زیادە دەسەکەوێ بە گوێری ئەوە دابنیشن پێکەوە ڕاوێژ بکرێ بۆ ئەوەی کە ئەو لیستی ئەولەوێتی خەرجانی کە هەیە پێکەوە دانێن و خۆتانی لەگەڵا بگونجێن ئەمە سەرمان پێ کێشێتە ناو بابەتێکی دیکە کە پێشتر باسم کرد ئەویش ئەوەیە کە لە هەرمی کوردستانە بەداخەوە مۆزۆی پلانی خێزان پلان بۆ ئابووری خێزان یاخود خۆگونجاندن لەگەڵ بارەکانە بۆ بار ئابوووریەکانە کەیتە پێشێ
زۆر لاوازە کە ئەمەش گرفتێکی گەورە بە شوێن خوایێنێ. هەموو وڵاتانی دنیا ئابووریان هەیە، هەموو وڵاتانی دنیا تووشی گرفت ئەبن، هەموو وڵاتانی دنیا تووشی کەم بڕستی دارایی ئەبن، چوەک حکوومەت چوەک خێزانەکان ئاساییە، بەڵام دوجار پلانێک هەبێ بۆ ئەوەی چارەسەریکەی. هەموو وڵاتانی دنیا خێزانەکان داهاتیان دەسەکەوێ، بەڵام لە زانستی ئابووریە ئێمە قسەیەکمان هەیە، ئەویش ئەوەیە کە ئەگەر بێت و ئەو داهات و دەرامەتی کە دەست دەکەوێت ئەچێ بۆ دوو بەش، یان بەکاربردن یان پاشەکەوتکردن. ئێمە میلەتێکین یاخود با بڵێن خەڵکێکی تەواو بەکاربەرین، یعنی کامل مەصرفین ئێمە بە دەگمەن یاخود با بڵین زۆر بکەمە ئەو داهاتی کە پاشەکەوت کاتە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە پلانێکی دروستمان نییە بۆ ئەوەی کە پلانێکی دارایی دابڕێژین و پێداویستەکانمان پڕ کاتەوە لە هەمان کاتە بتوانین بەشێکیشی پاشەکەوت بکەین. ئەگەر ئیجازەم بەی وردە وردەرێم ئێمە سەر ئەوەش، یعنی ئێمە ئەوەی کە هەمانە کێشە لە بنیادی ڕیشەی لە بنیادی فکری ئێمە هەیە، لە بنیادی کۆمەڵایەتی ئێمە هەیە. ئێمە میلەتێکی مەصرفین، ئەمە بە ساڵێک و دو ساڵ دروست نەبووە، ساڵانێکی زۆرە ئێمە بوونێتە میلەتێکی بەکاربەری، ئێمە بووینتە خەڵکێکی بەکاربەری. ئەمەش وامان لێکە هەموو جار و هەموو کاتێک گرفتمان بۆ دروستەکە سەرجەم ئەو پلانانی کە تۆ دانی تێکی ئەدا، مەگەر ئەڵڵاهومە کەسێک لە ڕووی زانستیەوە بیر و بۆچوون و با بڵین تەفکیری پلاندانانەکەی زۆر زۆر تۆکمە بێ. ئەمە شوای کردووە ئەم بەکاربەریەمە وای کردووە ئەوەی کێتە دەستمان سەررجەمی خەرج بکری یاخود بڕێکی کەمی لەدا بندێ لە کاتێکە خەڵکی لە وڵاتانی دیکەوە ناکەن، ئەو هەموو پێشکەوتنی کە تۆ ئەبینوان ناکەن. ئەمەش دوولایەنەیە، لایەنێکی بریتێ لە چی؟ ئەوەی کە ئێمە سیستمی بانقیمان لە هەرێمی کوردستانە زۆر 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 لاوازە، زۆر زۆر بێکەڵکە. ئەسڵەن بانقەکان بریتین لە شوێنی حسەبێک وەکو گەراجی پارەوە، ینی پارە لەم سەرەوەت و لە سەرەکەکەوە ڕوا شوێنێک نییە بۆ ئەوەی کە پلانێکی تیابێ ئەم پارەی کێتەرەوە چی لێ بکرێ، یاخود حکوومەت وای لێ کردووە کە بەس پارەی تیادا بەشەکرێ. لە کاتێکە لە سیستەمی ئابووریە بانق جێگای خۆی هەیە، بانق جێگایکی سەرەکی خۆی هەیە. ئەمەی کە من هەرچی داهاتم هەبوو لە لای خۆم دای ئەنێم و پاشەکەوتەکەم لە ماڵەوە ئەخەمە کاسە و قاسە و ئەخەمە چوزانم وەکو کوردەواری ئەخەمە ناو پشتیەوە ئەخەمە شوێنەکان کە خۆم بیزانم لە ماوە لە بەردەستی خۆمان ڕایگرم لە هیچ شوێنێکی دنیا ئەمە بم شێوازە نییە. ئەو وڵاتانی کە وڵاتانێکی پێشکەوتون سیستەمی بانقیان پێشکەوتووە، ئەو پارەی لە ماڵ و پاشەکەوتێکی ڕاستەخۆی وێتە بانقەوە لە ماڵ و دانانی، چونکە پارە هەر چەندێک لە بەردەسا بێ بۆ ئەندازە تۆ لی سەرفەکەی، بۆ ئەندازە لی بەکارەبەی. باشە ئەم پارەی کە لە ماڵەوە هەتە ئەیبێتە بانق لە بانقا ئەویش ئیش پێوەکە ئیتر ڕادی حەراڵی و حرام بوونەکەی و بابەتێکی کێیە، بەڵام بە کورتەکەی من پارەم بەردام لە بەردەسان نییە بۆی خەرجیکەم. باشە بۆیە دوجاریش پلانەکەم بەو شێوازەڕێکە خەم کە ئیدیخارەکەم چەنێ بوو بێ. باشە بەدەر لە ئەولەویەتی خەرجەکانم ئەو پاشەکەوتی کە هەمە ببورن، ئەو پاشەکەوتی کە هەمە ئەیبەمە بانقەوە و دوجار پلانیشم هەیە بۆ پاشەکەوتی کە دایەنێم، بەڵام ئێستا ئەو پاشەکەوتی کە لە بەردەستی خێزانەکانایە یا ئەدرێ بە ئاڵتون یا ئەدرێ بە خانوو یا ئەدرێ بە عەرزە یا لە ماڵۆ دایئەنی ئیتر احتیمالی هەیە ئەم پارەیە تۆ قیمە و قودرەی شیرایەکەی لە ئەنجامی ئەم ئیشەی تۆ دابەزێت و احتیمالی تۆ زەرەرکەی و احتیمالی هەنە جاریش بەرز بێتەوە کە بەداخەوە کەمتر بینیومانە قودرەی شیرایی پارەی ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بەرز بێتەوە هەردا بەزیێ بەردەوام بۆی ئیدیخار و پاشەکەوتەکەشی کەیکەی بە دڵنیایەوە قیمەتەکەی دا ئەبەزێ. ئەمە زەربەیەکی زۆر زۆر گەوری داوە لە خێزانەکانی لای ئێمە. باشە بڕۆ ئەوەندەی سیارەی پێشکەوتوو با بڵێن نەک پێشکەوتوو ئەوەی سیارەی گرانبەها لە وڵاتە هەیە لە یابانی شانەیە کە زۆربەی ئینەکان ئێمە ئۆتۆمبیلەکان ئێمە دابینەکە لە وڵاتانە شانیە کە بۆ چونکە ئێمە هەرچی پارەمان دەستکە و سیارەکەمانی پێگۆڕین، هەرچی پارەمان دەستکە و خانەکەمانی پێگۆڕین، هەرچی پارەمان دەستکە و قەنەفە و ئەساسی ماڵەکەمانی پێگۆڕین. لە کاتێکە ئەمە ئوسلوب و ڕەفتارێکی بەکاربەرانەیە بۆ ئێمەی تاکانی خێزان و تاکانی ئەم وڵاتە کە گرفتی گەورەی بۆ دروست کردوین و دوجار سەرجەم پلانەکانی تێکداوین.
زۆر جار هاوڵاتیان پشت دەبەستن بە کۆمەڵێک شت هەر لەوانە باسی بانکت کرد کە قەرز لە بانکەوە ڕاکێشن و دوجار ئەوەش کە ڕەنگە لە لایەنە ئاینیەکەشەوە گوناه بێت کە ئەمە سووی ئەچێتە سەر یاخود جۆرێک لەو بابەتانە یاخود هاوڵاتی کاتێک کەلوپەلێکی پێویستە دەچێت بە قیز دەیهێنێ ئەمانە بەڕاستی شتێکی گونجاون کە هاوڵاتی پشتی پێ ببەستێت و بتوانێت ماگانە پارەبات و پێداویستەکانی پێ بڕکاتەوە؟ لە ڕاستە بوو برە پرسیارەکە زۆر ڕوو نەبوو لە لام قەرزی بانکیمان هەیە کە زۆر جار هاوڵاتیان پشتی پێدەبەستن یاخود کڕینی کەلوپەلە ئەو بابەتانەیە بە شێوازی قیست لەلایەن هاوڵاتیانەوە ئەمە دەکرێت پلانێکی دارایی باش بێت کە من هەر مانگێک بەشێک لە موچەکەم بەمەوە بە قیست یاخود لە کاتێکدا کە زەڕور بووم شتێکم پێویست بێت لە بانک بچم پارە ڕاک پێشم خۆی دوو بابەتە بابەتی یەکەم مۆزوعی بانک بابەتی دووە مۆزوعی قەست و قەرز و ئەوانە ئەو بەشی کە پەیوەندی بە بانکەوە هەیە ئەوەی کە باسمان کرد بابەتی حرامی و حەڵاڵی بابەتەکەەوە من باڵم پسپۆڕی ئالینم تا ئەوە شیکەمەوە بەڵام لە هەموو دنیا هەروایە چەند جۆرێک حساب لە بانکەکانە هەیە یەکێک لەو جۆرانی حساب کە ئێمە ئەکرێت لە بانکەکانی هەرێمی کوردستان ئیسفادی لێ بکەین و بتوانین خۆمانی پێشخۆین لە ڕووی ئابووری خێزانیەوە ئەوەیە کە تۆ حسابێکت هەیە لە بانک ئایکەیتەوە چی پارێتیادا ئەنەی بەڵام هەر کاتی ویستت دەستی بۆ ئەوەی پارەکەت دێتەوە بەبێ ئەوەی کە بتێ حکومەت یاخود بانک بیبات و کاری پێوە بکات و دوایکە قازانجەکەی چێنێ بۆ زەرەرەکەی چێنە بێ ئەوە بابەتێکی کێ ئەو حسابات هەیە کە توانین بۆ شازە تەعاموی لەگەڵا بکەیت بەشەکەی دیکە کە بریتێ لەوەی کە ئایا هاوڵاتی قەست و قیست و قەرز وەرگێت و بەو شێوازە ژیانی خۆی پێ بەڕێوەبەرێ ئەمەش طبعا چەند ساڵێک ئەمە بەم شێوازە هاتوتە ناو هەرێمی کوردستان ساڵانی ڕابردووتر هەبووە بەڵام بە شێوازێکی کیستر و کەمتر بەڵام لە دوای ئەوەی ئەم دۆخەدارایی کە تێک چوو ئەو حاڵەتەش بە دڵنیاییەوە تێک چوو کە لە کاتێکا خەڵک بۆ قەنەفەکەی بۆ سیارەکەی بۆ فەرشەکەی بۆ ماڵەکەی بۆ خانووەکەی قیستی ئەکرد یاخود ئەتر ئەم قیستە ئایا لە بانکەوە ببوایە ئایا لە نێوان هاوڕێکانیان ببوایە وکۆڵێ پێکەوە سولفەیەکیان بکردایە ئەوانە ئەمەش وەکو پێشتر ڕامگەیان ڕیشەی لە بنیادی فکری ئێمە هەیە لەگەڵ ئەو تێکچوونە ئابووری کە ئەو خراپی دۆخی ئابووری کە لە هەرێمی کوردستانە هەیە من کاتێک کە سیخم بە بانک نەبوو دوجار ئەمەوێ پارەکەم بدەم بە هاوڕێکم بۆی بۆ ماڵگرێ چونکە بەخاو خۆم دەستباوم احتیمالی هەیە سەرفیکەم یاخود ئەی خەمە ناو سولفەیەکە و دوای چەند مانجی بووم دەرچێت چونکە بەخوا لە ماڵەوە بێ ئەزانم خەرجەکەم و بەدڵنیایی هیچم بۆ نامێنێتەوە ئەمەش ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە باشە جۆرێکە لە پاشەکە زۆر سپاس بۆ بەڕێز فاروق غەفور بەداخەوە لەگەڵمانانەما گەرگوێی لە دەنگمان بێت بەداخەوە لەگەڵمانانەما زۆر سپاسی بەڕێزیان دەکەین زۆر بەڕێز فاروق غەفور کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوو پسپۆڕی ئابووری سپاسی ئەو دەرفەتە دەکەین ئەزیزان ڤیدیۆکمان هەیە کە هەمیشە لە پامی ڕۆژەوە ئێمە گرنگی دەدەین بە پیشەوەرەکان ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە پیشەوەرێک کە 26 ساڵە پیشەی پینەدۆزی دەکات پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. ناوم یوسف فتاحە لە ساڵی 1996ەوە خەریکی ئەم ئیشەم ئیشەکە لە 96ەوە بەردەوام و ئیشەکەم پێخۆشە و حەزم لێ کرد و تایسەژەر بەردەوام لەسەر ئەم ئیشە وازیشی لێ نایم هەتا بتوانم هەر ئەم ئیشەیەکەم. ئەو کات 96 کاتی گرانیەکە بۆ کاتی ساڵی 96 حەسارەکە بوو لەو کاتا ئیشەکە زۆر بوو
خۆشم پێشتر شارەزایم هەبوو بۆ حکومەی باوکم ئەو ئیشەیە کرد دمش لەلای ئەو تێریە ئیشە بووم بۆ خۆم دۆم دوکانەم داناوە لە ساڵی 96 خەریکم ئەو کاتە ئیشەکە زۆرتر وەکو ئێستا نەبوو ساڵی 96 شت گران بوو پێڵا و شت زۆر گران بوو خەڵک تیمامی بەم ئیشەیەدا بە پینوەچێتەکە بە زۆری پێڵاو دوورینەوەی بزمان ڕێژەکە کەمە ئیسا ئەکسەرەتی پێڵاوی پیاوانیش و منە هەمووی هەر هیچی تەقەڵە بزمارەکە کەمە هەنە پێڵاوی ژەیە قاڵ بێدێن نەوانەی کە هەیە ئەیکڕێ لە سەرەتاوە ئەیکڕێ لە دوکانەکە ئەڵێ باشە بەس کە لە پێکە دوایێت سیرەکە بچووکە هێنە قاڵ بێدێن قاڵبەکەمان هەیە لە نەوەستایسە زۆر جار نەک جارت چەندەها کەس هاتووە کەم دەست بووە فەقیر بووە ئیشەکەمان بۆ کردو هەتا پێڵاو شیشم هەبووە هینی خۆم زۆر جار فەقیر و شت هاتوون لێرە و هەروە بانگم کردو یامە پێیان بەبێ بەرامبەرش سێرم کرد زۆر کە هەیە ئەگەڕێن یا پێڵاوەکە دراوە ئەوە نەبووە کە چاچکەمەوە خۆم هەم بۆ یامە پێوتمەوانە فرە و ئەو جوتێکی خۆم لە پێکە لە باتیە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پێیانی ڕۆژمان پێشکەشکردن سپاسی هاوکاران دەکەن کە لەگەڵمانە بوون و سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێ پڕگەکانی ئەمڕۆ هەر شاد و ئاسوودە و تەندروست بن خواتان لەگەڵ